بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ جەژنتان پیرۆز بێت ئەوانەتان کە قوربانیتان کردووە خوای گەورە قوربانیەکانمان لێ قبوڵ بکات هەمیشە لە جەژن و خۆشیدا بن. زۆر سپاس هەلا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز جەژنتان پیرۆز بێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن خوای گەورەم جەژنە بکاتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو لایەک لێرەوە گەردنمان ئازا بکە نازام لەسەر شاشە تا چەندێک میوانێکی ڕەزا سووکین لە ماڵەکانتان ئامێدەوارین دڵیش لایەکمان نێشان بێ بە گفتار و قسەکانمان لێرە خوای گەورەم جەژنە بکاتە مایەی خێر ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال و هاوکاری هاوکارانم لە پەیام کۆمەڵێک بڕۆ بابەتی جیاوازی جەژنانەمان بۆ ئێوە ئامادە کردووە. سپاس شوان. ئازیزان بڕگەکانمان هەمووی تایبەتن بە جەژنەوە کۆمەڵێک بڕگەی ئامادەکراوە تۆمارکراومان بۆ ئامادەکردن میوانمان دەبێت بابەتی یەکەمان دیارەکە تۆمارکراوە چۆنیەتی قوربانیکردن کە ئیدی لە دوای نوێژی جەژنەوە هەموو کەس ئەوانەی کە نیەتی قوربانیان هەیە بۆ ماوەی 4 ڕۆژی جەژنی قوربان دەتوانن قوربانیەکانیان بکەن. شێوازی قوربانیکردنەکەی ئێمە لە ڤیددیۆیەکی تایبەتدا کە تۆمارمان کردووە بۆتان پێتان بڵێن شێوازی قوربانیکردن چۆن دەبێت و هەروەها بابەتێکی دیکە کە گرنگ هەمانە میوانی تایبەتمان لەسەریە بێ سونەتەکانی جەژن چی ئەو ئاداب و ڕسوماتانی کە دەبێت لە ڕۆژی جەژنا ئێمە پێڕەوی بکەن چین کە ئەوەش بابەتێکی دیکەی سەرەکی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێتەوە بابەتێکی دیکەمان هەیە کە ویش گرنگە شوان بەرنامەیەکی تۆمارکراوی هەیە لەگەڵ ڕۆشنبیر نووسەر و توێژەری کۆمەڵایەتی و هونەرمەندێکی هەورامی کە بەرنامەیەکی خەنجیلان و جوانی بۆ تۆمار کردوین پێشکەشتان دەکەین واروها لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە جەژنی ئەمڕۆ گەرموگوڕی جەژنی ئەمڕۆتان لە شار و شارچەکان بە تایبەتی لە پارێزگاکانەوە بۆتان دەگوازینەوە بزانین لە کۆڵان و شەقامەکاندا جەژن ئەمڕۆ تا چەندە گەرموگوڕی بەخۆیەوە دەبینێت. بەڵێ دیارە کە شەواکە هەر زۆر گەرمە نازانم ئەم گەرمیە چەندێک جەژن سار دەکاتەوە سەبیل عکس بۆ تۆ بەس شەڵا جەژنێکی گەرم و گوڕ بێ هەموو لایەک ئاسوودە و کامەران بن پارێزراو بن دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشەوە با بزانین پلەکانی گەرما ئەمڕۆ لە شار و شارەکانی هەرێمی کوردستان چۆنە دڵنیام خەڵکێکی زۆر دەیەوێت بچێتە دەرەوە یاخود سەردانی دراوسی و خزم و کەسوکاری بکات. دیارە دەستپێکی یەکەم ڕۆژی جەژنە هێشتا زۆر نەوانی کە نیەتی قوربانیکردن دێنن پرسیاریان بۆ دروستە بێ بە تایبەت لە ڕووی شەرعیەوە لەوەی کە چی بکەنە قوربانی بۆ چەند کەسی بکەن کام جۆر حەیوان هەڵبژێرن یا ژەڵ دەبژێرن هەموو ئەمانە کۆمەڵێک پرسیارن کە لەم کاتانەیە ئەوەی کە قوربانی دەکا پێویستە بیزانێت. ڤیددیۆیەکی تایبەتمان بۆ تۆمار کردوون لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی کە بە کردداری سەرقاڵی قوربانیکردنە بۆی کە پێمان بڵێ قوربانیەکی سەحیح و تەندروست چۆنە با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بنەرانی ئازیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم بۆ چەند ساتێک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبم بۆ ئەوەی کە یاساکانی قوربانیکردن بە شێوەیەکی کردداری بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕوون بکەینەوە.
سەرەتا لەوە دەست پێکەم کە قوربانی یەکێکە لە شەعائیرە گەورەکانی ئیسلام و ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە و یەکێکە لە سنەتە موئەکەدەکانی ئیسلام کە بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی کردووە. هەروەها لە پاش ئەو هاوڵانی بەڕێز و زانایانی ئیسلام زۆر تەکیدیان لەسەر کردوتەوە بە جۆرێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوەکاتە ئەوانەی کە دەوڵەمەندن، ئەوانەی کە توانایان هەیە، ئەفەرمێ هەر کەس لە ئێوە ئەگەر توانای هەبوو قوربانی بکات و نەیکرد با نزیکی نوێژمان نەبێتەوە، واتە نوێژی جەژن. لەم جەولە مەیدانیەدا و لەم بەرنامە کورتەدا هەوڵ دەین ئەو بابەتانی کە زەڕورە و پەیوەستە بە بابەتی قوربانیکردنەوە ئینشاڵڵا لە نزیکەوە بۆتان ڕوونکەینەوە. سەرەتا بەڕێزان، قوربانی چییە؟ قوربانی سەربڕینی ئاژەڵێکە بە لە کاتی جەژندا، لە ڕۆژانی جەژندا بە مەبەستی نزیکبوونەوە لە خوای پەروەردگار، بە مەبەستی ڕژانی خوێن لە پێناو خوای پەروەردگارە بە هەندێ مەرجی دیاریکراو کە ئینشاڵڵا لە خزمەتانە ڕوونیەکەینەوە. ئەو حیوانەی کە ئەکرێ بە قوربانی بەڕێزان پێویستە چەند مەرجێکی تێدا بێت بۆی قوربانیەکە دروست بێت. یەکەم وەکو زانانە فەرموون ئەبێ لە بەهیمەة الئەنعام بێت. بەهیمەة الئەنعام یعنی واتە ئەبێ یا وشتر بێ، یا مانگا بێت، یا مەڕ بێ، یا بزن. یەکێک لەم جۆرە حیوانانە ئەکرێ بە قوربانی. واتە جگە لەم چەند جۆرەی کە ئێستا لە خزمەتانە باسم کرد، هیچ جۆرێکی تری حیوان بۆ قوربانی ناشێت. دووهەم ئەبێ گەیشتی بێتە تەمەنی دیاریکراوی خۆی. ئەو حیوانەی کە ئەکەی بە قوربانی ئەگەر مەڕ بێ ئەبێ لانی کەم 6 مانگی تەواو کردی بێ، ئەگەر بزن بێ ئەبێ 2 ساڵی تەواو کردی بێ، ئەگەر مانگا بێ ئەبێ 2 ساڵی تەواو کردی بێ، ئەگەر وشتر بێ ئەبێ 5 ساڵی تەواو کردی بێ. ئەم مەرجەیش شەرع دایناوە و پێویستە هەرێک لە ئێمە ئاگاداری بین و پێوەی پابند بین. یەکێتر لە مەرجە سەرەکیەکانی ئەنجامدانی قوربانی ئەوەی ئەبێ ئەو ئاژەڵەی کە ئەیکەی بە قوربانی سەلامەت بێت لە کۆمەڵی عیب و کەم و کوڕی کە لە شەریعەتا دیاری کراوە. واتە ئەو حیوانەی کە ئەکرێ بە قوربانی وەکو لە فەرمایشتی پێغەمبەری خوا داهاتوە صلی الله علیه وسلم ئەبێ نەخۆش نەبێت، نەخۆشیەک کە بە ئاشکرا دەرکی پێ بکرێت. ئەبێ شەل نەبێت، شەلیەک کە بڕوا بەڕێوە بە ئاشکرا هەستی پێ بکەی کە شەلە. و ئەبێ کوێر نەبێت، ئەو حیوانە چاوی کوێر نەبێت بە جۆرێک کە ئاشکرا هەستی پێ بکەی کە ئەو حیوانێکی کوێرە. هەروەها نابێ ئەوەنە لە ڕوو لاوازیش بێت، هیچ گۆشتی پێوە نەبێ و بەس مۆخەکەی دیار بێت. جا هەندێک کەسێ بەڕێزان ئەچن حیوانێکەکەن بەخێر زۆر لە ڕوو لاوازە، زۆر خراپە، باش وایە پێش ئەوەی کە حیوانەکەکەی حیوانێکی چاک و قەڵە و ئامادە بکەی بۆ قوربانی، چونکە تۆ هەدیە پێشکەشەکەی بەخوای پەروەردگار. سەحابە لە شاری مەدینەیە بە هەفتە و بە دە ڕۆژ زیاتر لە پێش جەژنی قوربانە حیوانیان قەڵەوە کرد. وەکو سەحابەکانە فەرموون ئێمە حیوانمان لە ماڵەوە بەخێوە کرد، قەڵەومانە کرد بۆ ئەوەی لە کاتی قوربانیە بیکەین بە قوربانی و سەری بڕین. کەواتە بەڕێزان، هەم کاتەکەی بێ دیاری کراوە بێ، هەم ئەبێ تەمەنەکەی دیاری کراوە بێ، و هەم ئەبێ سەلامەت بێ لە عیب و کەم و کوڕی، نەخۆش نەبێ، شەل نەبێ، کوێر نەبێ و هەروەها زۆر لە ڕوو لاوازیش نەبێ. هەندی عیب و کەم و کوڕی تریش هەیە زانایان ئەفەرموون باش نییە، کەڕاهەتی هەیە. بۆ نمونە تۆزێ لە شاخی شکاوە، تۆزێ لە گوێی کەل بووە، دانێکی کەوتووە، ئەمانە دروستە بکرێ بە قوربانی، بەڵام چاکتر وایە، باشتر وایە ئەو حیوانە هیچ کەم و کوڕیەکی نەبێ و حیوانێکی ساغ و سەلیم و چاک بێت. ئێستا ئینشاءڵڵا بە شێوەیەکی عەمەلی ئەچینە ناو ئاژەڵەکانەوە و ئاژەڵێک دیاری ئەەکەین، هەوڵ دەدەین مەرجەکان باسکەین، دواتر ئینشاءڵڵا باس لەوەکەین کە چۆن سەر ببڕێ، چی بڵێن لە کاتی سەر بڕینە و گۆشتەکەی چۆن دابەش بکرێ و ئایا ئەکرێ بەشی مردووەکانمانی لێ بدەین یان نە، ئینشاءڵڵا لەگەڵمان بن. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر. خۆشەویستانم، لە پرۆسەی هەڵبژاردننی
ئەو ئاژەڵەدا چەند شتێک ڕەچاو بکرێت چاکە. یەکەم ئەگەر بکری ئاژەڵێکی سپی بێت چونکە بەپی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا حیوانی سپی کردووە بە قوربانی و هەروەها هەر بەپی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر بکری حیوانێکی شاخدار بێ هەروەکو چۆن ئێمە هەڵمان بژاردووە ضحى النبي صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين في غمر خوا صلى الله عليه وسلم حيوانيكي كدوة مريكي كدوة بقربانيك مريكي سبيبوة وهروها شاخداريش بوة باشوايا أو مرة حيوانيكي قلو بيه گوشتي هبي حيوانيكي چاک بيه بعيب كمكري بيه هروكو چون يما اسم حيوانا من هل بجادو لنا حيوانا نيترا حيوانيك سبيا وهروها شاخدارة شورنية هیچ کەم و کوڕێکی نییە شەل نییە نەخۆش نییە و هەروەها تەمەنی حیوانەکەیش گونجاوە بۆ ئەوەی کە بکرێ بە قوربانی کەوتمان تەمەنەکەی لە 6 مانگ ئەبێ بەسەرەوە بێ و حیوانێکی کامڵ بێ. هەندێک لە هاوڵان ئەفەرمونون کاتێک کە قوربانیمانە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمانی پێکردین کە تەماشای گوێی بکەین تەماشای چاوی بکەین ئەوە تا گوێیەکانی سەلامەتە و هەروەها تا چاوی سەلامەتە شاخی هەیە حیوانێکی بێکەم و کوڕیە و ئینشاءالله ئەمە زۆر شیاوە بۆ قوربانی و ئەکرێ ئەمە کەسێک بیکا بە قوربانی بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵەکەی بۆ خێزانەکەی بۆ ئەو خانەوادە هەر چەند نەفەریش بن. جا یەکێ لەو گرفتانەی و یەکێ لەو پرسیارانەی کە خەڵک زۆر ئەیکات ئەڵێ مامۆستا ئەڵێن حیوانێک بۆ یەک کەسێکە بێ من ئەمەوێ حیوانێک بۆ خۆم بکەم خێزانەکەیشم حیوانێک بکە کوڕەکەم کچەکەمێکی حیوانێک بکەن ئەوە پێویست ناکە بەڕێزان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک حیوانێک یەک مەڕێک کراوە بە قوربانی بۆ خانەوادەیەک. ئێستا من لەگەڵ کەسێکی ترا ناتوانم بە شەریکی ئەم حیوانە بکڕین بەڵام سەرۆکی خێزانێک ئەتوانێ ئەم حیوانە سەر بڕێ بۆ خۆی و خێزانەکەی و مناڵەکانی کوڕەکانی کچەکانی و ئەتوانێ مردوەکانیشی تیا بەشدار بکە کە ئیشاڵڵا دواتر لە خزمەتتانە باسێکم. ئێمە ئەمە دیاری نەکراوە لە شەرعا چەند کەس بێت. یەکێ لە زانایان ئەفەرمێت ئیمامی شەوکانی ئەفەرمێت ئەگەر ئەو خانەوادە 100 نەفەریش بن ئەم حیوانە بۆیانە بێ بە قوربانی. ئەسڵەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قوربانی کردووە فەرموویەتی یا ڕەبی خوای ئەم حیوانە بۆ خۆم و بۆ هەموو ئەو کەسانی کە لە ئومەتەکەی من قوربانیان نەکردووە. خۆشتان ئەزانن کەس خەڵکانێکی زۆر هەیە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە توانای قوربانی کردنیان نییە. أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بەڕێزان سەبارەت بە پرسیارێک کە زۆرێک لە مسلمانان زۆرێک لە بینەران ئەیکەن ئەویش ئەوەیە کە ئایا قوربانی بۆ مردوو ئەکرێ و چۆن بکرێ. بە سێ جۆر قوربانی ئەکرێ بۆ مردوو ئەنجام بدرێت. جۆری یەکەمیان بەشدار پێکردنی ئەو مردووێ لە ئەجر و پاداشتی ئەو حیوانەی کە خۆت سەری ئەبڕی. بۆ نمونە تۆ حیوانێکە کڕی ئەیکەی بە قوربانی ئەڵی خوایە گیان فلانە مردووی من باوکم یادایکم تایە لە خێر و ئەجر و پاداشتی بەشدار بێ. ئەمە گومانی تێدا نییە کارێکی دروستە وەڕەوایە و ڕێگەی پێدراوە و مردوو ئیسفادەی لێ ئەبینێت. کارێکی تر یاخود شێوازێکی تر لەوەی کە بۆ مردوو ئەکرێ ئەگەر مردوویەک وەسێتی کردبێ یاخود نەزری کردبێ کە قوربانی بۆ بکرێ ئەو کاتجبە کە سوکارەکەی کوڕکچەکەی پابند بن بە نەزرەکەوە و هەروەها ئەو حیوانەی بۆ بکەن بە قوربانی و قوربانی بۆ ئەنجام دەن. ئەمە حاڵەتی دووەمە. حاڵەتی سێمە ئەوەیە کەسێک حیوانێکی تایبەت بکڕێ بیکا بە قوربانی بۆ باوکی یا بۆ دایکی. خەڵکێکی ئەڵێ مامۆستا ئیمکانیەتم هەیە حەزەکەم حیوانێک بە تەنها بکڕم بۆ دایکم حیوانێک بە تەنها بکڕم بۆ باوکم. ئەمیش زۆربەی زانایانی ئیسلام جگە لە مەزهەبی ئیمامی شافعی زۆربەی زانایان ئەفەرموون ڕێگەی پێدراوە و دروستە حیوانێک بە تەنها بکرێ بۆ قوربانی بۆ مردووێک. شێخ الإسلام ابن تیمیە فەرمێ هەروەکو چۆن حەج پێ ئەگا قوربانیش پێ ئەگا هەروەکو چۆن حەجی بۆ کرێ عومرەی بۆ کرێ
تر بە مردوو ئەگا ئەم حیوان سەربڕینش ئەم قوربانیش جۆرێکە لە سەدەقە و ئینشاءڵڵا بە مردووەکان ئەگات بۆیە لە هەرسێ حاڵەتەکە ئینسان ئەتوانێت بۆ مردووەکانی قوربانی بکە و ئینشاءڵڵا سوودی لێ بینە. الله أكبر ولله الحمد الله. بەڕێزان بە پێویستی ئەزانم ئاماژە بۆ ئەنجامدانی ئاژەڵی گەورەیشکەم بۆ قوربانی. ئەو ئاژەڵە گەورانە واتە ئەو مانگا یا جوانەگا ئەگەر 2 ساڵی تەواو کردی بێ و چوبێتە ناو 3 ساڵەوە ئەکرێ بکرێتە قوربانی بە 7 ماڵی جیاواز یا بە 7 خانەوادەی جیاواز یا بە 7 بەشی جیاواز 7 کەسی جیاواز ئەتوانن لە جیاتی مەڕێک بەشدار بن لە ئەنجامدانی قوربانی بە مانگا. واتە ئێستا هەر یەکێک لەم مانگایانە ئەوانەی کە تەمەنیان 2 ساڵی تەواو کردی بێ چوبێتە ناو 3 ساڵەوە ئەتوانین من و فڵان و ئەو بە 7 کەسی جیاواز بە 7 خانەوادەی جیاواز شەریک بینەوە لە کڕینی مانگایەکە و دواتر سەری ئەبڕین هەر کەسێ بە ئەندازەی پارەکەی خۆی بەشە گۆشتەکەی خۆیە باو دابەشێکا بەسەر فەقیر و هەژارەکانە. الله أكبر ولله الحمد الله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا لا إله. خۆشەویستان ئێستەیش بە کردداری بە شێوەیەکی کردداری هەڵەسین بە سەربڕینی ئەو قوربانیی کە ئەمانەوێ ئەنجامی بدەین. ئێمە ئەم حیوانەمان هەڵبژاد و هەڵبەتە ئاژەڵی لەمەش قەڵەوتر و چاکترە بوو بەڵام ئێمە بە گوێرەی توانای خۆمان بە گوێرەی توانێت ئەو کەسە ئەو حیوانە هەڵەبژێرێکە ئیکا بە قوربانی. ئەو کەسێک کە حیوانەکە سەرەبڕێت ئەبێ کەسێکی موسڵمان بێ و کەسێکی نوێشکەر بێ و ناوی خۆی پەروەردگاری لەسەر بهێنرێ و ڕوو بکرێتە ئەو حیوانە ڕوو بکرێتە قیبلە و هەروەها دوعایەکیشی لەسەر خوێنێکە ئینشاءڵڵا ئێستا بە کردداری لە خزمەتانە ئەنجام دەین. فەرموو ئۆستاجیان بە حیوانەکە ڕوو بکرێنێ قیبلە. خۆشەویستانم ئەسڵ وایە سونەت وایە ئەو کەسە خۆی حیوانەکە بە دەستی خۆی سەربڕێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عادەتی وا بووە کە لە نوێژی جەژن گەڕاوەتەوە بە دەستی مبارەکی خۆی حیوانەکەی خۆی سەربڕیوە و دوایی لە گۆشتی قوربانەکەی خۆی خواردووە. بەڵام لەبەرەوەی من شارەزانیم لە سەربڕینی حیوانە دروستە کەسێ بکەی بە وەکیلی خۆت قەسابێک بکەی بە وەکیلی خۆت یا هەر کەسێکی تر لە جیاتی تۆ ئەو حیوانە سەربڕێ. ئێستا وەساجیان ئێمە حیوانەکەمان ڕوو کردووەتە قیبلە ئەڵێن بسم اللهی ناڵێن بسم الله الرحمن الرحیم وەکو هەندێک کەس ئەڵێن ناوی ڕەحمان و ڕەحیم هێنن تەنها بسم اللهی الله أكبر اللهم هذا منك ولك اللهم تقبل مني بە کوردەکەیشی ئەڵێ بسم الله الله أكبر ئەوە هەموو کەسێک ئەیزانێ خوایە ئەمە مڵکی تۆیە تۆ پێمانت بەخشیوە و ئێمەش ئەیبەخشینەوە بە تۆ و یا ربی خوای لەم قبولکەی هیچ گرانیەکی تیانێ بسم الله الله أكبر خوای ئەم حیوانە تۆ پێت بەخشیوین و ئێمەش ئەیبەخشینەوە بە تۆ یا ربی خوای لێمان قبولکەی یاڵی خوای ئەم حیوانە قوربانی خۆم و منداڵەکان و ماڵ و منداڵی خۆمە یا خوایە ئەم حیوانە ئەەکەم بە قوربانی بۆ خۆم و خێزان و منداڵەکان و مردووەکانم یا ربی خوای لێمان قبولکەی بسم الله الله أكبر سەری ئەبڕیت. ئێستا وەستاگیان ناوی خوای لێ بێنە بسم الله الله أكبر باش وایە ئەو چەقۆش تیش کرابێ بسم الله الله أكبر اللهم هذا منك ولك اللهم تقبل مني خوای ئەمە تۆ پێمانت بەخشیوە و ئێمەش ئەیبەخشینەوە بە تۆ پەروەردگارا لێمان قبولکەی. چاک وایە لەو حیوانە لێ بگەڕێی تا بە تەواوەتی ڕۆحی دەرەچێ و هەروەها ملی مەشکێنەوە تا بە تەواوەتی ڕۆحی دەرەچێ و تەواوەتی ئەو خوێنە لە گیانی دەرەچێتە دەرەوە. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله
أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله. بەڕێزان هەندێک شت هەیە هەندی ئاداب هەیە لە کاتی سەربڕینە بێ مڕاعات بکرێت لەوانە پیشاندانی چەقۆ یا چەقۆتیشکردن بە بەرچاوی ئاژەڵەوە کارێکە نەهی لێ کراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە یەکێک لە سەحابەکانی فەرموو ئەتەوێت دوو جار بیمرێنیتەوە لەبەرەوە ئەوە نەهی لێ کراوە. هەروەها باش نییە بە بەرچاو حیوانەوە حیوانێکی تر سەربڕی ئاژەڵێکی تر سەربڕی ئەویش نەهی لێ کراوە. و پرسیارێکی تریش کە هەندێک خەڵکەیکە ئەڵێ باشە باشتر نییە ئێمە لە جیاتی حیوانێک سەربڕین بڕۆین هەندێک گۆشتی پاک و حازر لە بازار بیکڕین یا پارەکەی بکەین بەخێر. نەخێر بەڕێزان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەقیریش هەبووە بەڵام پێغەمبەری خوا هەر قوربانی کردووە و گۆشتیش هەبووە پێغەمبەری خوا حیوانی سەربڕیوە. ئەسڵی سەربڕینی حیوان عیبادەتە. خوا فەرمێ فەصەلی لرەبیکە وەنحەڕ واتە نوێژی جەژن بۆ پەروەردگارت بکە و حیوانیش سەربڕە. ئەو خوێن ڕشتنە ئەجر و پاداشتی گەورەیە. لە حەدیثێک هاتووە ئەگەرچی حەدیثەکە ضعیفە ئەفەرمێ یەکەم دڵۆپە خوێن کە ئەو حیوانە ئەو ئاژەڵە سەربڕی لە لای خوای پەروەردگارەکەوێ پێش ئەوی بکەوێتە سەر زەوی. بۆیە باشتر وایە حیوان سەربڕی لەوەی کە گۆشت ببەخشێنیتەوە یان پارە ببەخشێنیتەوە. ئاگاداری ئەم شتانە بین. ئێمە ئێستا پاشکەمێکی تر کە ئەم حیوانەیان کەوڵ کرد گۆشتەکەی پارچە پارچە ئەکرێ و باسی ئەوەکەین کە ئەو گۆشتە چۆن دابەشەکرێ و ئایا هەر لەوەش ئاماژە بۆیش بکەم کە لە شەرع باسیەوە کراوە نابێ پێستەکەی یا خوریەکەی یا سەروپێکەی لە کرێدا بدرێ بە قەساب یا بەشێ لە گۆشتەکەی بدرێ بە کرێ لە جیاتی سەربڕینی ئەو حیوانە. بەڵام ئەگەر ئەو قەسابە کە سەری ئەبڕێ خۆی کەسێک بوو ویست بەشێکی بیتێ نەک لە بری سەربڕینەکە وەکو هەموو خەڵکێکی تر ئەوە ئاساییە بیرێتێ. بەڵام لە بری ئەوەی کە بۆتی سەربڕیەوە بڵێ کاکە من بۆ سەربڕم بەڵام پێستەکەیم بەرێ یا سەروپێکەیم بەرێ یا 2 کیلۆ گۆشتم بەرێ ئەوە زانایانە فەرموون نابێ و دروست نییە و نەهی لێ کراوە. وەکو هەموو خەڵکەکانی تر ئەتوانی بەشی خواردنی بدەیتێ بەڵام نەیخەیتە بری سەربڕینەکە. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله. بەڕێزان سەبارەت بە دابەشکردنی گۆشتی ئەم ئاژەڵەی کە ئەکرێ بە قوربانی چاک وایە بکرێتە 3 بەشەوە. بەشێکی ڕۆژی جەژن بۆ خۆت و ماڵ و منداڵەکەت ئەتوانی لێی بخۆی لێ سوور بکەیتەوە لێ بکەی بە چێشت ئایا 2 کیلۆ بەشتەکە 3 کیلۆ بەشتەکە حەسەب ئەو ماڵ و ئەو خانەوادەی کە حیوانەکان سەربڕیوە و بەشێکیشی ببەخشێنیتەوە بە فەقیر و هەژارەکانە و بەشێکیشی ئەتوانی لێ هەڵگری بۆ دوای جەژن بۆ خۆت و خانەوادەکەت جارێکی تر لێ سوودمەند بن و بە خۆتان بیخۆن. تا زۆرتری لێ ببەخشێتەوە گومانی تیانە چاکترە و باشترە بەڵام مانیعیش نییە ئەگەر چەند کیلۆیەکیش بۆ ماڵ و مناڵەکەت هەڵگری. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەی هاتووە ئاماژەی بەم 3 بەشە کردووە. ئەو ڕۆژە هەندێکی لێ بخۆ و هەندێکی لێ بکە بە دیاری یا بیبەخشێنەوە بە فەقیر و هەژارە هەندێکیشی ئەتوانی بۆ دوای جەژن لێ هەڵگری و بۆ ماڵ و مناڵی خۆت سوودی لێ ببینیت. خۆشەویستانم پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بهێنین ئەمەوێ ئاماژە بە تێبینیەک بکەم ئەوش ئەوەیە با ئەو بەشە گۆشتەی کە ئەینێرن بۆ دراوسەکان یا بۆ ماڵە هەژارەکان یا بۆ هەر کەسێکی تر با ئەوەندە هەبێ کە سوودی لێ ببینن زۆر کەم نەبێ ئەوەندە هەبێ کە سوودی لێ ببینن و با ئەوەش نەکەین هەندێ ماڵ هەیە هەرچی گۆشتە سوورە جوانەکەی هەیە بۆ خۆی گری ئەداتەوە ئەو لاتەڕە و ئەو بەزوو ئەو چەوریانەی تری ئەنێرێ بۆ ماڵەکان بەڕاستی ئەوە شتێکی جوانیە بەڕێزان باش وای ئینسان شتی جوان پێشکەشکە إن الله طيب لا يقبل إلا طيبا خوش پاکە و شتی پاکی پێخۆشە ئاگاداری ئەم ملاحەزەی بین خۆشەویستانی ومێ دەکەم خوای تەعالا
قوربانی هەموو لایەک قبولکە و هەموو لایەک هەڵدەین بۆی ئەم سونەتە گەورەی ئیسلام جێبەجێ بکەین. خوای تەعالا جەژن لە هەموو لایەکتان پیرۆزکە، ماڵی هەموو لایەک پڕکە لە خێر و خۆشی، وڵاتمان ئاوەدام کاتەوە و حەجی حاجەکانمان قوڵ کات ئینشاء الله. تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر کە بە خزمەت ئەو برا و خوشکە بە ڕێزانە ئەگەمەوە و لەم شاشە پیرۆزەوە پێتان ئەگەینەوە. بەخوای گەورەتان ئەسپێرم. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. لا إله إلا الله والله أكبر. الله أكبر الله أكبر الله أكبر. بەڵێ ئایزان دیارەوە ڕێنمایی و ڕێکارەکانی چۆنیەتی ئەنجامدانی قوربانیەکی حەڵاڵ و ڕێک و پێک بوو لەسەر بنەمای هەم لایانی تەندروستی و هەم لایانی شەرعیەوە کەوا مدەوارین ئەو مسلمانانەی کەوا بە تەمای قوربانی کردنن بە تەواوی ڕێنمایانیەکان بۆیە هەم خۆشیان مرتاحن و هەم خێرێکی باشیشیان دەست بکەوێت وەروە ڕەچاوی و خاڵ و ئەو ڕێنمایانە بکەن کە جەنابی مامۆستا ئاماژەی پێکردن. دووبارە جەژنتان پیرۆز بێ و دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک. ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری، سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان، خوار بانزینخانەی هەڵگورد. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە، تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵا عزیزان دیارە لە ئێستادا بەشێکی زۆر لە هاوڵاتیان هێشتا پلەکانی گەرما زیاتر بەرز نەبوونەتەوە. لەناو کۆڵان و شەقامەکان ئەسەردانی خزم و کەس و دراوسەکانمان دەکەن. ئێمەش هەوڵ دەدەین هەرچەندە پلەکانی گەرما بەرزن ئێستا بەڵام لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە بزانین تا چەندە ئەم جەژنە گەرموگوڕی پێوە دیارە. پەیامێرەکانمان وەردەگرین لە ناوەندی پارێزگاکانەوە بزانین کەشوهەوای جەژن لە ناو کۆڵانی سلێمانی هەڵەبجە هەولێر چۆنە. سەرەتا دەچمە هەولێر لای پەیامنێرمان ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوی خوال لەبێت، جەژنت پیرۆز بە ئیدریس گەرنمان ئازاکە، هەمیشە لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا.
پێم بڵێ لەکوێی جەژن لە هەولێر چۆن بەڕێوە دەچێت کۆمەڵێک مناڵە لە دەوری خۆت کۆ کردووەتەوە بەگشتی جەژن ئەمڕۆ تا چەندە گەرم و گوڕی پێوە دیارە لە هەولێر من پیرۆز و مبارەک بێت جەژنی یەکەم ڕۆژی جەژنی قوربانە ئەمڕۆ هاوڵاتیان سەردانی یەکتر دەکەن و هەموو شۆ دەکەن هەڵبەتا دەمەوێت بڵێم کەمتر وایە کەسانێکی بەتەمەن لەم ناوە ببیندرێن بەتایبەت ئێستا دوای نوێژی بەیانی هاوڵاتیان خەریکی قوربانیکردنن سونەتی قوربانیکردن زیندوو دەکەنەوە من چەند نمونەیەکم دەبێت لەسەرەوە بەڵام سەرەتا کۆمەڵێک منداڵم لە دەورە کە بۆ جەژنە پیرۆزە هاتوون من پێم خۆشە هەم شیرینیان پێ بدەم چکلێتیان پێ بدەم و هەمیش پێیان بڵێ ماشەڵا خۆیان ڕێک خستووە جەژن پیرۆز بێت مارکبی سەلامەت بی ئەو جێژنە کۆت سەردانی چێت کردو تا ئێستا داکم و بابم برادەرمەوانە سەردانی ئەوانت کردووە بەتەمای سەردانی چێتریش بکەی خارمەوانە وڵای ماشەڵا پرچەکەش جوان چاکردەوە چ زۆرێکە چ سیستەمێکە چ ستایلەکە وڵا نازانم برادەری برام لەم چاکردی باشە لەش ساغ بێ دووارە جەژن پیرۆز بێت جەژن لە تۆش پیرۆز بێت بێتی شت هەڵگرتە باشە دووارە جەژن پیرۆز بێت جەژنە پیرۆزە لە چێ دەکەی وڵی لە داکم و بابم و داپیرم و باپیروان زۆر سوپاسیان دەکەم و سەلامەت بیا سوپاسیە و قەناتتان دەکەم و کەوەتاندانەیە سەلامەت دیجانەکەم سپاسەکەم دیسان دووارە جەژن پیرۆز بێت لێ مبارەک بێت یاڕەوی جەژن لە تۆش مبارەک بێت دا تۆش چکلێت هەڵگرت باڵێ من ئەوزە دەسمە لای خاتونەکان کۆمەڵێک خاتونی شملایە جەژن پیرۆز بێت سەلامەت بی ئەم جەژنە خۆشە هەتا ئێستا سەردانی چێت کردیە دایکم و باوکم مال پلکەکانم ماڵپورەکان یعنی سەردانی ئەم ناوەت کردووە پێتی باش کردیتەوە جەژنانە دوورگرتووە دە باشە پیرۆز دێ فەرموو خاتم تۆش چکلێتێکمان بۆ گرا جەژن خۆشە ئەمڕۆ سەردانی چێت کردووە دایکم و باوکم و ماڵی پلکم و دەی سەلامەت بێت لەش ساغ بێت فەرموو تۆش چکلێتێک هەڵ بگرە جەژن پیرۆز بێت سەلامەت بێت جەژن پیرۆزە لە شێ دەکەیتەوە لە داپیر و باپیرم و دایکم و باوکم و خارەکانم و پلکەکانم بە تایبەت خارێکم کە لە ئەمریکایە زۆر غەریبی دەکەین جەژنیش پیرۆز بێ لەگەڵ پلکێکشم کە لە بەریتانیا جێژنە پیرۆز لێ دەکەم سەلامەتی پێما بێ هەموو خزمانیان لە دەروی وڵاتم دەست خۆش بێت دیوارە جەژنتان پیرۆز بێت بەڵێ کاک جلال من نموزەتی قوربانیکردنم لایە هاوڵاتیان لە ئێستادا زیاتر خەریکی قوربانیکردنن سونەت قوربانی زیندوو دەکەنەوە من پێم خۆشە بسمە لە یەکێک لەو ماڵانە کەوا لە ئێستادا سەرقاڵی ئەنجامدانی قوربانین کەوا تۆزێک لەمەوبەر من هەڵبەتە ئیزنم لێ وەرگرتبوون بەڵام ئێستا لەگەڵ هاوکارم هەم بۆ جەژنە پیرۆزە و هەمیش بۆ زانینی گرنگی قوربانی لای ئەو خێرزان و بنەماڵەیە دەمەوێت بچمە لایەن السلام عليكم سلام كاك حازي جەژنتان پیرۆز بێت مبارەک بێ سەلامەت یا خۆ زۆر سپاس دەکەم کاک حازی دەمەوێت ئەو لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەوەتە سەرەتا چکلێتێک هەڵگرە پیرۆزە ئینشاءالله جێژنی لە بۆ هەموو مسلمانان پیرۆز بێ لە هەموو جیهانی مسلمانان پیرۆز بێ یاخۆ بەخێبێ سەرچاوان سەلامەت کاک حازی ئەو جەژنی ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بەتایبەت 2 ساڵی ڕابردوو کە ئەوی کەرەنتینە و هاتنی پەتای کۆرۆنا بوو سارد و سڕێکی پێوە دیار بوو ئەمساڵ جیاوازی هەیە باشترە ئینشاءالله باشترە هاوڵاتیان سەردان و هەموو شۆ یەکتر دەکەن باشترە زۆر باشە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو قوربانیکردن چۆنە چۆن هەڵی دەسەنجێن قوربانی هەر بووە لە وەختی خۆشەتی پێغەمبەر ئیبراهیمی عەلەیهی سەلام هاتیە قوربانی هەتا دەگەیشتمە ساڵ بە ساڵ ڕێژەی قوربانیکردن فەرق دەکا ئەم ساڵ چۆنە باش ڕێژەکەی باشە ڕێژەکەی باش نییە بەس باشە لە قەدەر زۆر باش یعنی لە ئاسی تۆمحی ئێوەدانێ بەڵام باش لە ساڵان کەمترە بەس باشە الحەمدولله دە باشە الحەمدولله دەستان خۆش بێت سپاس دەکەم من کاک زەلال دەمێت لێرە سەرقاڵی گۆشتوردکردنن من دەمێت هەر بەدەم گۆشتوردکردنەکەەوەشەوە سەلامێکیان لێ بکەم و بزانم جەژنە پیرۆزەی خۆیان ئاراسەی شێ دەکەن سڵاو لێ بە کاک حاجی بەر لەوەی دەست پێ بکەی عەفومکە هەموو ساڵ خۆت قەسابی یان هەر دەست پەنجەی قەسابی تەیە بسم الله الرحمن الرحيم لا والله وەکو ڕسمی قەساب نینە بەس وەکو
هەموو ساڵێ بەشێک یارمەتی خەڵکی دەدەین و لۆ خۆشمان دەکەین هەر خۆت دەیکوژیوە ئاژەڵەکە لۆ خۆ دەیکوژینەوە و لۆ خۆ هوردی دەکەین و تەوزیعی دەکەین زۆر باشە ئەی جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ڕێژەی قوربانیکردن چۆن بووە وەڵڵاهی هەست دەکەین ئەم ساڵ زۆر باشە لە پار لە پێرە نەخوای بە زیادوێت تا دێ بەروە باشتر دەڕوە هۆکاری باشەکەی بۆچی دەجێڕی وەڵڵاهیدی زیاتر لە تێگەیشتنی خەڵکە لە شریعەتی ئیسلامدا ئەوەندی خەڵک تێبگات زیاتر احتیمام بە قوربانی و خوێن ڕشتندا لە پێناوی خوای گەورە ئەچ خوای گەورە ئەچ خوای گەورە باز دەکات فەصەلی لێڕەبیکە وەنحەر دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم ببوورە کاتمان گرتن سەرقاڵی گۆشت ورکردن و قوربانیکردنن کاک جەلال من نامەوێت زیاتر لە کاتیان بگرم هەڵبەتە ئیدریس دەمەوێت بزانم بە گشتی هەرچەندە هەندێک سنەت یا هەندێک پابەندبوونی ئاینی هەیە لە هەولێر هەمیشە ڕنگدانەوەی هەبووە لە ڕووە ئیجابیەکەەوە باش و زۆر بووە بەڵام سنەتی قوربانیکردن ئێستا بووەم جژنە لە هەولێر چۆنە و هەروەها ئایا ئەوانی کە لە ماڵەکانی خۆیانە قوربانیەکە دەکەن تا چەندە پابەندن بە پاراستنی پاکوخاوێنی و لەوەی کە لە تەنیشتیان ئەنجامدانی سنەتەکە هەندێک بۆ نمونە ڕەفتاری ناشرین یاخود پیسکردنی ژینگەم بابەتانەیان نەبێت. بەڵێ کاک جەلال سەبارەت بە قوربانیکردن ئێمە وەکو تیمی کەناڵی پەیام لە چەند ڕۆژێک بەر لە جەژنی قوربانی پیرۆز ئێمە سەردانی مەیدانی ئاژەڵانمان کرد لە شاریە هەولێر کەوا گەرم و گوڕێکی زۆری پێوە دیار بوو و هاوڵاتێکی زۆری هاتبوون بۆەوەی ئاژەڵی قوربانی بکردن هەتاوەکو ئێمە چەند هەم هاوڵاتیمان وەرگرت بۆ بابەتەکانی خۆمان و هەمیش ئەو فرۆشیارانەمان وەرگرتکەوە پەیوەستن بە قوربانیکردنەوە لێمان پرسین ئەخۆ دۆخی قوربانی لەم ساڵدا بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆنە ئەویان بە ئێمە وت ڕێژەی قوربانیکردن ڕێژەی فرۆشتنی ئاژەڵ لەو کاتەدا زۆر جیاوازە بە ساڵانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو ئەم ئاژەڵ مەیدانی ئاژەڵان بە ڕێژەیەشی زۆر چۆڵ بوو و چۆڵی پێوە دیار بوو بەڵام ئەم ساڵ بە شێوەیەکی زۆر باش ئاودانی و فرۆشتنی و جوڵەیەک بە بازاری ئاژەڵان کەوتووە و سەبارەت بێرە و بە چەندین شوێنی تریش من دەمەوێت ئەوە بڵێم ماوەیەکە هاوڵاتیەکی زۆر سەرقاڵی قوربانیکردنن جگە لەوەش بۆ پاکوخاوێنی هاوڵاتیەکی زۆر لە کوشتارگەی هەولێر قوربانی دەکەن بەڵام ئەوەی ئەلێرەش دەگوزارێت بە سیستەمێکی هەم پاکوخاوێن و هەمیش تاڕادەیەک تەندروست ئاگاداری دۆخی تەندروستین بۆکۆی کە دوێنێش وەزیری تەندروستی هۆشاری دابووتکەوە ڕۆژێک بە زۆرێک لە زۆرەکان پلەکان ینی ڕێژەی توشبوون بە زۆر باشە ئیدریس نەخۆشی کۆڕۆنا بەرز بۆتەوە زۆر سپاس ئیدریس دووبارە جەژنت پیرۆز بێت سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت لە خۆشییا بن دەچینە لای هاوکارمان سامان لە پارێزگای هەڵەبجە سامان سڵاو لە تۆش جەژنت پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی دابی شوان جەژنتان پیرۆز بێت جەژن لە جەژنی قوربان لە مسلمانانی گیان بە تایبەتی کوردستان پیرۆز بێت لە تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێت بە تایبەت کارمەندانی کۆنتترۆل و داوای گەردن ئازادیش بە تایبەت لە کاکدابان و کاک زوێرەکەم لە کۆنتترۆل کە هەر جار لە لایفەکانە تەلەفۆنم بۆکەن دەنگیان لێک ناکەمەوە بەمیانەڵێم کاک زوێر بەویانەڵێم کاکدابان لە ئەڵەبجە مەراسیمی جەژنە پیرۆزە بەڕێوە چوو لە مزگەوتەکان بەیانی مامەسایانی ئاینی لە مزگەوتەکان و نوێژ خوێنان مسلمانان وڵاتیان نوێژی جەژنیان ئەنجامداوە دواتر چوونەوە ماڵەکانی خۆیان وەک هەمیشە و نەریتی جەژن چێشت و فاسۆلیا و برنج و بابەتانیان خوارد لە ئێسایژە گەرم و ئەگەرچی پلەکانی گەرما بەرزن و جەوەکەی تۆزێک گەرمە بەڵام گەرم و گوڕی جەژنی قوربانی پیرۆز با وڵاتیانەوە دەبینرێن سەردانی یەکتریەکەن هەرچەندە ماوەسایانی ئاینیش ڕایانگەیان کە ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەن ئەگەر تا بکرێ تەوخە نەکەن و ماچماچێن نەکەن بۆ ئەوەی کە هەمووان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆناوە بۆ ئەوەی کە ڕێگر بن لە تەشەندنی کۆرۆنا بۆ ئەوەی کە خوا نەخواست حاڵەتی نەخوازرا و ڕوو نەدات من ئێستا لە یەکێک لە شەقامەکانی هەڵەبجە وەستاوم لە یەکێک لە گەڕەکەکان پێم خۆشە چەند وڵاتیەک دەربارەی جەژن بدوێنم بزانم پەیامیان چییە لە جەژنی قوربانی پیرۆزە ماوەساگەر بێت تێرەوە عازت نەبێ لە جەژنی قوربانی پیرۆزیەوە پەیامتان چییە؟ وڵی جەژنی قوربان خۆی هەموو جەژنەکان تایبەتمەندێکی خۆیان هەیە
لەم جەژنەدا پەیامی ئێمە بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە کە پابندون بە ڕێنمایەکانەوە زۆربەی لە ماڵەکانە کۆرۆنا هەیە ئەم کۆرۆنای دوژمنێکی سەرسەختیان میلەتەیە بەڕاستی هاتووە یعنی ناکرێت سە تۆ بێ بۆ ماڵی ئێمە لە ڕێمنەوە تووشی کۆرۆنابی هەر لە ماڵی ئێمەوە بۆ نمونە گەردنی هەموو کەسێک ئازا بێت دڵەکان ناخۆشن بە ڕێزەکەم ئەنا جەژن هەروکو خۆی وایە جژنەکانی پێشووترا چۆن ئەم جژنە وەڵایی ئەم جەژنە ئەگەر بڵێم لەوە چێ باشتر بێ یا خراپتر بێ ناتوانم چونکە میلەتەکە لە ناو گێژاوێکی نەکبەتیا ئاژیت بەدەست ئەم ڕژێمەوە گیری خواردووە خەڵکی بێموچەیە خەڵکی بێپارەیە یعنی بەڕاستی جەژن با من هەر جەژن بێ کە من نتوانم بۆ نمونە کیلۆ چکلێت بکڕم بۆ ماڵ و مناڵم یعنی نتوانم ماڵ و مناڵم بە تەسەلی تێر بکەم ئەوە جەژن چی مشکلەیەکمێ جەژن وەکو پێم وتی تایبەتمەندێکی خۆیان جەژن ڕۆژێکی پیرۆزە پیرۆزبایی لە هەموو کوردێکی هەر چوار پارچەکە یەکەم پیرۆزبایی لە کەناڵەکەی ئێوە جەنابیشتانەکەم خەڵک چۆنە بینی تۆ لە کۆڵانەکان وەڵی ئیمڕۆ وای لە هاتووە زۆر بە مەسیج ئەڵێ جەژن و پیرۆز بێ یعنی بۆ نمونەی سە من ماڵە زانم دیواری بە دیوارێ نایەتە ماڵ و یعنی کەم بۆ تۆ گەرم گوڕیەکە کەم بۆ تۆ بەڵێ شوان با کەسێکی تریش پێم خۆشە قسەم بۆ بکە عەزیز نەبێ کاکسماعیلەوە جەژنی قوربانی پیرۆز پەیامتان چییە بۆ جەژنی قوربانی پیرۆز بسم الله الرحمن الرحیم پڕ بە دڵ پیرۆزبایی جەژنی قوربان لە مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستانی خۆمان بە تایبەتی یەکەم ئینشاءالله ئەم جەژنە بێتە مای خێر و بەرەکەت بۆ مسلمانان بە تایبەتی و بۆ میلەتە کووردە داماوەی هیچ نەدیوە خێر لە خۆ نەدیوەی کە کۆمەڵەیەک مەشاکیل و مشکیلە ڕووی تێکردووە ئینشاءالله ئەمە دوامین جەژن بێت کە ئەم خەڵکە لەم وەزە ناخۆشەی کە ئێستا هەیە ئینشاءالله ئەم جەژنە بێتە مای خێر و ئەو خۆشیانەی کە پێشتر هەبوو ڕوبەڕووی ئێمە و ئەو خەڵکە داماوە بێتەوە ئینشاءالله سلامە بی بەڵێ شوان دیارە وەکو زیندوکردنەوەی سونەت کە جەژنی قوربانی پیرۆز بەوە ناسراوەکە قوربانی تێدا دەکرێت لە پارێزگای هەڵەبجە لە چەند شوێنێک بە شێوەی کاتی مەیدانی ئاژەڵان کراوەتەوە لایەن ئاژەڵدارەکانەوە ئاژەڵەکانیان دێن بۆ ئەو شوێنانە کە تاکو ئێستا مەیدانی فەرمی ئاژەڵ فرۆشتان ئاژەڵکردین و فرۆشتن لە سنووری پارێزگای هەڵەبجەنێک ئەوەش نیگەرانی لای ئاژەڵ فرۆشان دروست کرد بوو لە ماوەی ڕابردوودا کە داوایان نەکرد کە مەیدانێکی فەرمی گەورە و فراوان بۆ خاوەن ئاژەڵەکان دروست بکرێ بۆەوەی کە هاوڵاتیان بتوان بە ئاسانترین شێوە ئاژەڵی لێ بکڕن تاکو ئێستا ئەو مەیدانە لە سنووری پارێزگای هەڵەبجە نییە لێرە لە کۆمەڵێک شوێن مەیدانی ئاژەڵ کراوەتەوە هاوڵاتیان ئەچن لەو شوێنانە ئاژەڵەکردن و دواتریش لەسەر بڕینخانە لە هەڵەبجە کە کەمێک پێش ئێستا کە من سەردانم کرد زۆر قەرەباڵغ بوو هاوڵاتیانی هەڵەبجە لەوێ قوربانیەکانیان ئەنجام دەدەن بە پێ ڕێنمایی تەندروستی دووبارە جەژنتان پیرۆز بۆ منەگەڕێمەوە لایەوە بۆ ستودیو زۆر باشە سامان ڕێژەی قوربانیکردن لە هەڵەبجە چۆنە بە تایبەتی ئەو پیاوەی کە یەکەم کەس مقابلت کرد باس لە خراپی بارودۆخی دارایی سیاسی دەرونی هاوڵاتیان دەکا ئایا ئەمە جەژنی قوربانە سونەتی گەورەی قوربانیکردنە ڕەنگە پەیوەندی بە هەندێک بابەتی دیکەوە نەبێت ڕاستە پێوەستە بە بابەتی داراییەکەوە ڕاستە و خۆبەڵا دەمەوێت بزانم تا چەندە گەرم و گوڕی بە سونەتی ئەنجامدانی سونەتی قوربانیکردنەوە هەیە لە هەڵەبجە سامان ئەگەر گوێت لێمە پرسیاری ئەوەم کرد تا چەندە بەڵازیزان زۆر سپاس بۆ پامێرمان سامان دیارە گوێ لە دەنگی من نەما لە سلێمانی هەموو ساڵێکەم کاتانە لە دەوروبەری شەقامی بازنەی مەلیک مەحموود کۆمەڵێک زۆر لە ئاژەڵداران مەیدانی موقت دروست دەکەن بۆی کە ئاژەڵەکانیان لێ بفرۆشن لە بەروی مەدانی ئاژەڵان لە سلێمانی ئێستاشی لەگەڵدا بێت هەندێک گرفتی هێشتا لەسەر هەیە لە بەروی مەدان و کۆنەکە بەحساب دەبێت چۆڵ بکرێ بەڵام تۆزە لە دەرەوەی شارە هەندێکی شێ و دیمەنانی کێسە دەیبینن بەشێکە لەو مەدانانی کە دروست دەکرێن لە تەنیشتی بازنەی مەلیک مەحموود لە سلێمانی بۆی کە خەڵکێکی زۆر لە ناوەندی شاری سلێمانی دەڕژێتەوە ئەوێ بۆ ئەنجامدانی سونەتی قوربانیکردن بەڵام هەندێک گرفت هەیە ئەویش دوجار هەندێک لەمانی کە بەتایبەت ئەوانەی کە ئاژەڵدارن و پرۆسی سەربڕینەکەش ئەنجام دەدەن یاخود خاوەنی ئەوەی کە سونەتی قوربانیەکە ئەنجام دەدات نایەن ئەوێ وەکو پێویست پاک و خاوێن بکەنەوە هەندێک جار بۆن و بەرامە و پۆخڵەواتێک لەوێ فڕێ دەدرێت کە ئەمە گرفتی بۆ هاوڵاتیان بۆ شار بۆ ژینگە بە گشتی دروست کردووە تەنان ڕێکخراوە پەیوەندیدارەکان بە ژینگە گلی و گازندەیەکی زۆریان لەسەرەمە هەیە بەڵام بابزانین ئایا نرخی ئاژەڵ ئەمساڵ لە کوشتارگەکان یاخود لە مەیدانی ئاژەڵان چۆنە لە سلێمانی تا چەندە پرۆسە و سونەتی قوربانیکردن ئەنجام دەدرێت
و ئاژەڵداران بۆچی کۆ دەبنەوە لە تەنیشتی بازنەی مەلیک مەحموود ئایا بۆچی شوێنی تریان بۆ دابین ناکرێت ڕامیار وەردەگرم لە سلێمانیەوە پەیامێرمان جگەل لە قوربانیکردنەکە بابزانین گەرم و گوڕی جەژن لە سلێمانی چۆنە چکە ئێستا لەم کاتەشە دیارە کە نزیک بە کاتژمێر نۆنیوە پلەکانی گەرما بەرزتر بوونێتەوە خەڵک بە دڵنیاییەوە دەرودراوسێ گەڕاوە بەڵام ماوەتەوە سەر ڕەنگە خزم و کەسوکار کە ئیدی پێویستەوەیان بە ئۆتۆمبیل بڕوە دەچمە لای ڕامیار بەگشتی بزانم بارودۆخی جەژن لە سلێمانی چۆنە ڕامیار سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش ئەوەی کە ئێستا تۆی لی هەموو سەرقاڵی فرۆشتنی ئاژەڵ و سونەتی قوربانیکردنن بەگشتی بۆمان بگوازەوە بزانین زانیاریەکان لای تۆ چین. سڵاوی خواتان لێ بێ جەلال جەژنتان پیرۆز بێت هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشییا بن دیارە ئێمە ئێستا لە بناری شاخی گۆیچین ئەم شوێنە ساڵانە ینی ئەو خاوەن ئاژەڵانەی کە بە مەبەستی قوربانی ئاژەڵەکانیان دێنە ئێرە لێرە کۆ دەبنەوە ئێستا لە دوای ینی نان خواردن و گەڕانەوە بۆ ماڵەوە هاوڵاتیان دوای ئەوە یەکسەر دێن بۆ مەیدانی ئاژەڵەکە ئێمە بەشێکە لە مەیدانی ئاژەڵی سلێمانی کە وەکو ساڵان لە جەژنی قوربانە دەیکەن بە مەیدانێکی سەرەکیش هەیە کە لە نزیک قەرەگۆلە بەڵام ئێرە مەیدانێکی کاتیە کە ساڵانە لەبەرەوەی کە نزیکە خەڵکێکی زۆر دێن لێرە ئاژەڵەکانیان دەکردن بۆ مەسییان جامدانی قوربانی دەمەوێت هاوڵاتیەک وەربگرم لەسەر جەژن مامە حاجی سەلام عەلەیکوم. سلام ورحمة الله شلوني بە دوای ئاژەڵی قوربانی ئاگەڕێ إن شاء الله خواخبوڵی بکە ئینشاءالله بەنا بەخوا قسە چیە لەسەر جەژن و قوربانی ئەوانە والله عالم خوا ڕەحمان پێ بکەوە بە خۆشی بێ ئینشاءالله و خەڵک شو لە حەمدی خوا بە زیابە گەرم و گوڕە و حیوانە کرێ وڵاغە کرێ و سەرە بڕێ و ئەی بەشێت و ئیتر لە خوا بە زیابە باشە ئەوانەی کە توانای قوربانیکردنیان هەیە قسە و چییە بۆیان مەسەلەن تا چەند زەرورە کە ئەوانەی توانیان هەیە قوربانی بکەن لە جەژنە والله ئەوەی توانای بێ هەتا بۆی ئەکری بیکە هەتا بۆی ئەکری و توانای هەیە و دەسەڵاتی هەیە بیکە باشە ئەمساڵ کە ئێستا لەکەیەوە هاتووی بۆ ئێرە نرخەکانت بەدڵ بووە نرخەکان باشن باخوا ئایسێگەمێرە ئاگام نەنە لەرخەونە لە حیچەوە من ناوا سوڕێنە بزانین چی باشە و چی باش نییە و نرخ چۆنەوە چۆن نییە و ئەگەخوا بە قسمەتی کای مێژەی کڕین وەگەر بە قسمەتی نەوە بڵین چی خوابی کا بە قسمەتی ئینشاءالله دەستی خۆش سپاس دەکەم سلامت بێ ئاژەڵ ئەمساڵ نرخی چۆنە ئاژەڵی بچووک بە تایبەتی وەکو مەڕ و بزنوان ئاژەڵی بچووک مڕ سعری جیاوازە و شەکی نێری سعری جیاوازترە مڕ بە 4000 شەکەن بە 5000 نۆبەن بە 5,500 لەپار گرانترە لە ساڵی ڕابردوو تقریبا گرانترە هەروەڵات کاری چێک 1000 ڕابێ بوو 5,000 بوو ئەم ساڵەکە علەف و خواردنەکەی گرانتر کەوتووە قەزێ ئەوەیە چەندێک گرانتر بووە پێما بێ 1500 ئاوات چی 1500 کیلوی 1500 نا کیلوی 500 250 دینار 300 دینار ساڵی ڕابردوو بە چەند بوو ساڵی ڕابردوو نۆبەن بە 5250 بوو ئەم ساڵەکە بە 5,500 زیاتر قەزێ ئەوەیە دەی لە شتان ساق پێیاخوا جەلال ئەمساڵ نزیکەی 7,000 سەرمەڕی بچووک و ژمارەیەکی زۆر ئاژەڵی گەورە هاتوونەتە نێو شاری سلێمانیەوە جگە لە ینی ئەو ئاژەڵانەی کە نێوخۆین لە دەرەوەش ئاژەڵ هاتۆتە نێو هەرێمی کوردستانەوە بەستی قوربانی چووکە چاڕوان دەکرێت ئەمساڵ قوربانیەکی زیاتر بکرێت هاتون بۆ کڕینی ئاژەڵ برەجیان کڕیتانەتان کردوێت ئێستا وەڵی یەشتانەمان کردەوە تەما هەندی کڕی سعرێ بەدڵ نەبووە یا چی نەوەڵا بەس تازاتوی نەتاک و سەیرەکەیم زانین سعر شوارەکانت بەدڵ بووە یان خراپ نییە تا ڕادێک پێیانمت چیە بۆوانەی کە قوربانیەکەن یان مەسەلەن ئەوانەی کە بەمبەستی قوربانی ینی لە ڕۆژەکانی دیکە قوربانی ئەنجامەدەن تا چەند گرنگە ئەو قوربانیە سونەتە زیندوو بکرێتەوە ساڵی زۆر پێویستە زوندی بکرێتەوە جا ئەگەر توانە هەبێت لەوانەیە ئەگەر نێکەی گوناحباریش ببیت ئەگەر تواناش نەبێت دەسەڵات نییە خواخبوڵی بکە ئینشاءالله زۆر باشە ڕامیار دەمەوێت بزانین بۆچی ئەو ئاژەڵانە لەوێ کۆکرامەتەوە لە بناری گۆیژەواتە لە شاری سلێمانی شوێنێکی دیاریکراوە بۆی هەموو کەس بزانێ ناونیشانەکەی شارەزاوێ بچێتەوێ لە کۆتایە شار کۆمەڵێک سیما و تایبەتمەندی خۆی هەیە بۆی هاوڵاتیانیش تووشی گرفت و کێشە نەبن یانێ ڕوونکردنەوەیەکمان لەو بارەوە بیتەوە لە چەند شوێنی شاری سلێمانی بەم شێوەیە بە شێوەی کاتی مەیدانی فرۆشتنی ئاژەڵان دروست بووە ئەمە
بۆ کار کڕین و فرۆشتن گرفت بۆ هاوڵاتیان دروست ناکە کۆنتترۆلی نرخەکان لەوێ دەکرێت. لیژنەکانی قایمقامەتی سلێمانی و هەروەها شارەوانی سلێمانی چاودێری شوێنەکە دەکەن بە تایبەتی لیژنەی تەندروستی ناهێڵن لێرە ئاژەڵ سەر ببردرێ. ئێرە وەکو ئاماژەم پێک لە سەرەتا بناری گۆیژەیە هەموو ساڵێک ئەو شوێنە دیاری کراوەوە لیژنەکانی شارەوانی و قایمقامەتیش هیچ ڕێگریەکیان نەکرێت تەنها قسەیان لەسەرەوە بۆ نابێت لێرە ئاژەڵەکان سەر ببڕێن تەنها پێویستەکە کڕین و فرۆشتن لێرە بکرێت. مەسافەیەکی زۆری هەیە ئێرە شوێنێکی فراوانە بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵ زۆر ئێرە بەکاندێنرێ. لە شوێنی دیکە شوێنێکی بەسەن ستانتەری شاری سلێمانی شوێنی دیکەی بەو جۆرە نییە کە هەم شوێنێکی بەلاوە بێت هەم شوێنە بێت کە مەسافەکەی یان مەساحەکەی فراوان بێ بۆیە ئێرە دەکرێت بە مەیدانی ئاژەڵ وەکو ئاماژەم پێکرد جگە لە مەیدانی ئاژەڵی سەرەکی کە مەیدانی حیوانی ئاژەڵ لە نزیک خەرەگۆڵ ئەوە دووەم مەیدانەکە لە شاری سلێمانی هەیەەوە بوونی هەیە. بۆیە ینی ئەگەر گرفتێک دروست وە لیژنەکانیش بێگومان ڕێگریان لێ دەکرد بەڵام منویستم ئاماژە بۆ بکەم ئەمڕۆ واتە کاتژمێر 11 بڕیار وایە دەستگای خێرخوازی بەخشینیش دەست بکە بە ئەنجامدانی قوربانی چونکە دوێنە من کە قسەم کرد لەگەڵ بەرپرسی پرۆژەی قوربانیکردنی بەخشین وتی ژمارەیەکی زۆر ئاژەڵیان بۆ هاتووە بۆیە هەر لەم ڕۆ دەست دەکەن بە سەربڕینی ئاژەڵەکان بەپێی ڕێنمایە تەندروستیەکان لە قەسابخانەی قەرەگۆڵ بڕیار وایە ئاژەڵەکان بکرێن بە قوربانی و بۆ ڕۆژی دووەمیش بە هەمان شێوە قوربانیەکە بەردەوامی بێت چونکە ژمارەیەکی زۆر ئاژەڵیان بۆ هاتووە بە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبن لە سەربڕینی و ئاژەڵانە و بۆ ڕۆژانی سێم و چوارەم بڕیار وایە گۆشتەکەی دابش بکەن بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەتدا. بەڵێ لە بابەتی پیسکردنی ژینگە چکە خەڵکێکی زۆر لە دوای جەژنی قوربانیش هەرگلەییان لەسەرەوە هەیە کە کاتێک بە تەنیشتی بازنەی مەلیک مەحموودا تێدەپەڕی بۆن و بەرامەی ئەمە ئاژەڵانە لەوێ هێشتا دێت ئایا لیژنەکانی شارەوانی ئایا ئەوەی کە قوربانی دەکا ئەوەی کە ئاژەڵ دەفرۆشێ ئەمانە چه ئەرکێکیان دەکەوێتە سەرشان بۆ پاکوخەوێن ڕاگررتنی ئەو شوێنە و دوجار لایەنە پەیوەندیدارەکان چارەسەریشان بۆمە دۆزیوەتەوە چکۆ ناکرێ لەبەر نزیکیە و شوێنە ڕێگری لە قوربانیکردن بگیرێت و لە هەمان کاتا خۆ دەبێت چارەسەرێکیش بۆ بن و بەرامە و پۆخڵاوات و پاشماوی ئاژەڵەکان بدۆزرێتەوە. جەلال تا ئێستا چارەسەرێکی بنبڕ بۆ ئەم دیاردەیە نەدۆزراوەتەوە بەڕاستی ینی مامۆستانی ئاینیش ینی ئەمڕۆ لە نوێژی بەیانیە کە من خۆم گوێم لێبوو باسی لە ڕێشوێنەکانی قوربانی کرد یەکێک لە ڕێشوێنەکان ئەوەیە کە پێویستە ئەو کەسانی کە قوربانیەکان پاشەڕۆکەی لە شوێنێکە ینی فرێ نەدەن کە لەسەر ڕێگەی خەڵک بێیان بوون و بەرامە بڵاوکاتەوە ساڵانە لێرە کە قوربانیە کرێت بەشێک لەو پایی ئەو ئامودانە دەبەسترێەوە لێرە سەر بڕێ پاشەڕۆکانی فرێ دەدرێت لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئەو سەرپێچیانە تۆمارەکەن و ڕێگە نادەن ئەو کارە ئەمساڵ ئەنجام بدرێت بەڵام ینی بەشێک لە هەوڵاتیانیش دەبینی کە ئاژەڵەکانیان کردووە بە قوربانی لێرەوە داوایان لە خەڵک کرد یان لەو کەسانە کرد کە قوربانی ئەنجامەدەن ئاژەڵەکانیان لێرە بکڕن بەڵام لێرە نەیکەن سەری نەبڕن و لە ماڵەوە سەری بڕن و پاشەڕۆکانی بە شێوەیەکی تەندروست فرێ بدرێت کە دوور بێت لە بڵاوکردنەوەی بۆن و بەرام یان وەکو خۆت ئاماژەت پێکرد نزیکە لێرە لە شاخەمی بازنەی مەلیک مەحموود ساڵانە کە زۆر جار لێرە قوربانیش دەکرێت پاشەڕۆکەی زۆر جار تا ماوەیەکی زۆر دەمێنێتەوە دوای بۆگەنبوونی بۆنێکی ناخۆش بنێو شاری سلێمانیدا بڵاو دەکاتەوە بۆیە یعنی داوای هەم مامۆستایانی ئاینی هەم لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئەوەیە کە ئاژەڵەکان لێرە نەکرێن بە قوربانی ئەو کەسانی مەبەستیان قوربانیە ئاژەڵەکان لێرە بکڕن و بیبن لە ماڵەوە یا لە شوێنێکی تر بە شێوەیەکی تەندروستەری ببڕن و پاشەڕۆکەی بە شێوەیەکی یان چۆنەڵی پاشەڕۆکان فرێ بدرێت بە شێوەیەکی باشتر بە تەندروستتر بخرێتە نایلۆن و علاگۆ ببرێت بۆ تانجڕۆیە بۆ شوێنێکی تر کە پاشەڕۆی بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانە دووبارە جەژنە پیرۆز بێ ساغ و سەلامەت بی سواز بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەڵازیزان هەرچەندە ئێستا بەشێکتان دڵنیام دەرودراوسێتان کردووە و جەژنە پیرۆزەتان لێ کردوون بەڵام پێویستە هەندێک ئاداب سنەت و کەلتوری تایبەتی خۆمان هەیە لە ڕۆژانی جەژندا بیپارێزین بە تایبەتی جیاواز لە سنەتەکە هەندێک ڕێنمایی و یاسا هەیە کە دەبێت پارێزراو بن لە ڕووی شەرعیەوە تێکەڵاوی ژن و پیاو و هەندێک بابەتی دیکە هەن لەوەی کە تااقەت نەبوون یا بەڕێکردنی جەژنەکە بەخەوەوە کە ئەمە هەمووی پێچەوانەی کەلتور و سنەتەکانە لەوەی کە تۆ جەژن نەکەیت با بزانین
بەگشتی ماوەسا وشیار جافرانی کە لێرە میوانمانە زانای ئاینی چیمان پێ دەڵێت لەم ڕۆ بە تایبەتیەوان کۆڵێک جیاواز لە شارەزا شەرعیەکە کۆڵێکە زمونیانەیە لەگەڵ خەڵکە گلەی و گازەندە و چاکەکانیشان دەگاتەوە لا بۆی بە بزانین لە جژندا دەبێت چۆن مامەڵە بکەین ماوەسا زۆر سپاس بۆ دەرفەتە یاخوا بە خێربی جژن خۆی گەورە خێر بێنێتە ڕێ هەمووانی ئەو جژنتان مبارەک بێ و لە بینەران و بێسەرانی خۆشەویستیش مبارەک بێ و خوابی کەمایی خێر بۆمان ئینشاءڵڵا. ماوەسا لە ڕۆژانی ئاسایی تۆ نقڵت پێ بوو ئێستا جژنە دەبێت نقڵێک چولێتێک تر پێ بێت. وڵا نقڵم پێ زۆر بەسەر چاو نقڵەکەمان بەسەر چاو بەسەر چاو لە هەموو شوێنێ خۆت دەیدێ بەزەم ڕێمە خۆمان داوامان وڵای قوربان ئوسوڵەکە شێوازەکان گۆڕاوە. ماوەسا لە مایەکە چەند کیلۆ چکلێت تۆ لەسەر لا چکلێت لە گیرفان تا سەرفەکە؟ وڵای گوڵەکەم ئیتر بەپێی تقریبی دەستخۆشەوەی بێ نقڵەکەێک سەر بخۆ مەسر لە ڕاستەخۆی نابێ دوای تقریبا بڵین لەوانێ بڵێن 4-5 قوتو لەم هینانە ئەلبەیە خۆی دۆری 180 دەنگێکی تا بەشمە. ڕۆژە بۆ لە بیرت بچێتەوە کە ئەچیتە دەرەوە؟ هەر وڵایی ڕۆژێک کۆمەڵی مناڵی جوان هەن چاوگەش و جوان مناڵەکان لەسەر ڕێکەکەم وەساون لە ماڵەوە چوومە دەرەوە گەڕامە مناڵەکانیان باوە خێر وەرت مەڵای ڕۆ لە مەفرەزەی لە بوو لە بەرگراوت مەفرەزەی چیتم کۆمەڵی مناڵی لێ بوو داوای نقڵەکە میش پێم نییە ئێستا گەڕامە بۆ ماجام دوو مناڵێن ئەوەنە ئەنتیکەوینە ئەلە نقڵەکە لەم پێم نییە لێ بچوو بێنە لە ماڵە نقڵە خۆی ماوەسا ڕۆژ زۆر کەم زۆر ئەرەوەڵا زۆر کەم پێ وەرزەکانیش مامۆستا بێ نقڵەکان ئەبێ بگۆڕێ طبعا ئەگەر هین بێ ئەگەر گەرم بێ ئەو نەسەلە مەسەلە بەعمل نایە حساباتی ئەوەشێ کرد ئەبێ بەعمل بێ. زۆر باشە ماوەسا ئێستا کاتژمێر 9:30 بەیانیە تا سەعات چۆن خەڵک بەردەوام بێ لە سەردانیکردنی دەرودراوسی و خزم و کەسوکار؟ وڵی خۆی تقریبا هەتاکو 11 هەر چاکە چکمیتر لە 11 بە دوالانێ خەڵک تۆزێ خۆی حازرکە بۆ نانخواردنی نیۆڕۆ یا دوای نیۆڕۆ لەوانێ خەڵک ئیسراحەتی بکات تا دوای بانگی عسر چوم ئێستا شکر لەخوا بە ڕۆژگار درێژە الحەمدولیلا یعنی تاکو یعنی حوت و چارەک یعنی 3 ساعت و چارەکێک ئەمێنێ ئەگەر مەیلیان لێبێ بگەڕێن بەڵام زۆر بەداخەوە خەڵک زۆر سستە لە مەسلەی گەڕان و ئەم ڕۆحی کۆمەڵاتی وەکو چۆن سەرپەرشتیارانی سعودیە بە بیانووی ڤایرۆسی کۆرۆنا دەرگای ماڵی خۆیان لەو خەڵکە داخستەوە خەڵکیش ئەم ڤایرۆسی کردو بە بیان و ناوێرێ بگەڕێ و دەرگای ماڵەکانیان داخست و بڕواکەم بەیانە من پێشوی بێمە خزمە جام کە جەنابەت تەلەفۆن کرد ماڵێ 3-4 جار ئەم هەموو پیاوە لە دەرگاماندا ناتە دەرەوە. یاخر باش کاکە یعنی معقول نییە بە شۆرتێکەوەڵی هینە دێتە دەرەوە یعنی بە ناشکری خوانە بێ نازانمان هەنداویان پیاوە ئەمە پیاوی پێ ناڵێن تۆ لەم ڕۆژی جەژنا بە شۆرتێکەوە بیتە دەرەوە فانیلێکی علاگەوە بەڕاستی ئەمەش دیمەنێک و سیمایکی زۆر ناشیرینە دیاردەیەکی قێزنەونە ڕووی کردۆتە شارەکەمان ئەمە نامۆیە بە ئێمە بەڕاستی لە باتی جلە کوردی جوانەکەی خۆی کاتەبەری یا بە سێچارێکێکەوە یا ئەوەی کە ویژدانی بێ سێچارەکەەوەی بێ ویژدان بێ بە شۆرتێکی بێ لەزەت ئەڵی لە ساحی تۆ پێنایە تێگەی بەس تۆ بەگایان نەقسانە ئەجا بە فانیلێ علاگەوە و بەلای منەوە شتێکی زۆر ناشیرینە سوڵێکی زۆر ناشێ ئەجا هەندێک لەو برانێ دەگە ڕێز و حرمەت بە جژاشەیەکە و کاکە ئەم جژاشەیە هی ئێمە نییە بە قوربان یعنی تۆ ئەم جلە جوانە شەرعیە خواداپێ بۆ ئەم جلەی خۆ لە بەرنا بۆ ئیمتیاز بە جلەکەی خۆت نایە بۆ فەخر بە جلو بەرگەکەی خۆتۆ ناکە کە لە هەموو ڕۆکانەوە لە جلەکانی کە چاکرە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕیازیەوە لە ڕووی ڕێگاوبان و هاتوچۆ لە هەموو ڕۆکانە جلەکانی خۆمان جلێکی جوان و ڕێک و پێک بەڵام بەداخ کەواتە ماوەسایانی بۆچی جژنی قوربانم ئێمە وەکو بۆنەیەک یانی ساڵی دوو جژنمانەیە جژنەکانیش بخوا بەس ڕۆژی یەکەم ینی با بڵێن بشی یەکەمی ڕۆژ یەکەمەکە ئەو زەختە زۆرەگەر هەبێ ینی بۆ ئەبێ وامان لێ هاتبێ ئەمە نتوانین بەیانی زوو هەستین خۆمان بگۆڕین میوانێکێ بە گەرم و گوڕێکەوە وەکو باسگە بە جلێکی سەنگینەوە بچینە بەردەمی يعني أما شي واي كرت بقناعتي من أمانة همون استرادي عرف وعادتي ولاتاني أوروبية هنا من بونا وإيما هنا أمل لنا ولاتي ما ناموه تكون يما خلق أوصى كاس الدراوسية يشهبوا مثلا خلق بو دراوسية كشبريس دراوسية كيسري بيبلش شو كزرين يعني بروان بيو كز جايوا هلنا وقرك كمالي تيا برسيارة كان كز ناز يعني مالي شيء وكز يعني للري كمالاتيو بعزق قرك كآخري كزربي سفر بيتو يعني هل هي
هیچ هیمەتێک قیمەتێک بۆ دراوسێتی و کەسایەتیەکان نەماوە ئەمە یەک دوم لەوانەیە ئەگەر ئیشەڵاوان نابێ بەڵام ئەگەر خوانە خۆسە ئاوا بڕۆ لە ساڵانی ئایندا لەوانێ هەر بێ بە عیب و عار بچی بۆ ماڵان من لە گەڕێکێک ناوی نابم بڕواکە ڕۆژی جەژن من لە جافرام گەڕامەوە چوومە کەچی ئەو خێرا هاتووی تۆی خۆ بۆ شەڕ ڕیز ناتم و جەژن تافیلە بۆ چی هاتووە بۆ جەژە پیرۆزە یانی زۆر شتێکی ناشیرین بەو شێوازە تۆ مامۆسایە بێ بۆ لات ئاوە پێشوازی لێ بکە یا دەم دەرگەکەی لێگرێ نارێ بچیتە ژوورەوە لە باتی خۆڵقێکا بڵێ فەرموا بچینە ماڵەوە دەم دەرگەکە لێگرێ وەکو بڵێ مێرە ژوورە یا کاتمانە یا زۆر جارە ئەو خوشکبرانی هەر فێری ئەمەش بوون حتا لە تەلەفۆناتیشە تەلەفۆنەکە ئەکا یەکین مقدمە قساکە دوایە کاتێ هەیە دەی کاتیی تۆ لەوزاکی ئەمەمووی کاتێ برد شتەکە چیە مەبەستەکە چی بیپێکە و بە داوا کاریەکە چیە پرسیارەکە چی بە بۆ ڕووکەینەوە لەبەرەوە بەڕاستی شتەکان ئەو سایان و لە گێرە ژەنگە دەرچووە مەگەر خوا خۆی ڕەحمکە ئینە شتەکان لە گێرەژەنگە دەرچوە خەریکە تامیتیانە ئێستش کە بۆ نمونە ئەڕۆین باشە بۆ ماڵەکە ئایا کام ماڵ پێویستە بڕۆینە ژوورەوە کام ماڵ پێویستە تا بەردرگا بڕۆین چکە ئاماژەت بە شتێک کرد بەردرگاکە گرێ ڕەنگە پێی خۆش نەبێ پێی خۆش نەوەڵامان کاتیش دەماوەسا ڕەنگە هەندێکیان عوزەی تایبەتی خۆی مەسە بڵێن خۆ ئێمە وەکو ڕادەی حتا سەقافەی دینیشمان زەعیفە چونکە ئێستا خوای گەورە فەرمێ ڕێنمایی ئیمانداران کە فەرمێ ئێوە کە چوون بۆ ماڵێ لە دەرگا بەن ئیزن وەرگن ئەگەر ڕازی نەبوو گەڕێرەوە بەڵام ئێستا تۆ کە چاوی بنی من بێ بۆ مای کاکە چاکەکە بڵێ ئیجازە نادەمەوەسایە وەزعەکەمان گونجایان بە حال پیاو نەبوو چونکە دەرگاکەی نێ کاکە بۆ پیاو نیم عزرم هەیە یا نەخۆشیێکم هەیە وەزعێکی ناتەبیعی جارێ مەسە قەزا وەڵام ئەوسا هەیە نەخۆشی چوای هەیە کە بۆ بینینی هەم بۆ نەخۆشەکە باش نییە هەم بۆ عیلەکە باش نییە لەم حاڵەکاتە ئەگەر ئەو برایە دراوسەکان خۆی مامۆستا کاکە جەلال ئەگەڕێتەوە بۆ ئەوە ئەمە ئەگەر هاتوچوو هەبێ من ئاگام لە حاڵی تۆ بێ ئەگەر نەخۆش بێ ئاگام لێ بێ ئەگەر وەزعێکی ناتەبیعیت هەبێ ئاگام لێ بێ کە ئاگام لێ بوویتە ئەو کاتە ئەگەر هیچیش بێ ئاگا من ئاگاداریەکەمەوە ئەڵێم خوا نەخواسە کاک جەلال وەزعێکی ئاوای هەیە مانەچینە ژوورەوە یا مەسەن زەلامی وایە دەدی کابرای کوردوتی خۆی یعنی برایەکەم بایرەقسێکی زۆرتی کۆمەڵی پیاو هەیە هەر گوناح بچیتە بەر دەرگاکە سەرکەی بە دەرگا چونکە هی ئەوە نییە مرووا بکە ئێمە ڕۆژێ چین بۆ لا زەلامێ بە حسابی عەقڵی خۆمانوتمان ئەم پیاوە غەریبە ئەمانە بە بچین کەچی بینیشی خاڵی و باوێشتی هەوینە تێگەی ئەو ئەم عەقڵێتە کۆنە لا ئێوە هەر بای ماوە هەر بۆ پشگیری کۆمەڵێک لە لای منتیقی خۆمان مامۆسایەک چوو تەقیان لەبوو لە دەرگا لای برادەرێک هەر چۆن باسەکەی بە شۆرت و فایلی علاگەواتەوە دەرگا و تووبی کاکە خێرە مامۆساکە وتی وەڵا گۆڵچێکمان نوقسانە بۆ ڕەحمەتی وەڵڵی شتێکی جوانی پێوتەوە ئەی ڕەحمەت لەو دایک و باوکەی مامۆستا ینی کەلامی شیرین هیچی تێناچی هەتا ئەگەر لەبەر دەرگاکەش قەیچێکە بەو شتێکی جوان ئەوەندە ئێوەنێ پێغەمبەر فەرمێ کەلیمەتون طەیبە صەدەقە کاکە خۆ پێغەمبەر فەرمێ سەڵسا هەر ڕوویکی خۆش ئێستا ڕۆ گەشتە جوانی تۆ سەدا پێ بۆ دەموچاوی بێکە خۆ من بەخێوم ناکرد داوای نانم لێ نەکرد داوای پارەم لێ نەکرد ئەڵێم جەژنت پیرۆز هاتووم سەلامیکی خوات دێکەم هاتووم ڕەحمەت و بەرەکەتی خوا بەسەر ئەڕژێن تۆ ئەمەش پێ قبوڵ ناکرێ ئەمە مصیبەتە بەڕاستی لەبەر دەبێ هەوڵ بین خۆی ئێمە بەڕاستی لە شاشەی تەلەڤیزیۆنەکانی بەڕێستانەوە لە ڕادیۆ لە مینبەر لە مزگەوت زۆر یعنی بە قەناعەتی من ئەم دڵانە مردون خوای یارمەتی باو دڵانە زیندوو ببنەوە زۆر باشە مامۆستا لە مۆزوعی بە هەرجارە لە سەردانیکردنەکە هەبێت لە مۆزوعی نان یا کاسە دراوسی جاران لە نانی جەژنا چۆن دەبێت تەعامل لەگەڵ یەکترا بکەین زۆر جار دەڵێن کاکەس بۆ هەر ماڵێک بڕێ هەر یەک شتە کاکە قەیچێکە با بڕۆین پورجا بۆ ماڵی پورجا خاڵۆزا دراوسێ ئەمان لە ڕۆ کە بچینە ماڵێکەوە بۆ نان خواردن ئەمە چۆن تەعامل بکەین خۆی ئەمە بڵین ئێستا ماگەر بە شێوازی داوەتکردن بەسە بڵێن من داوەتی جەناب بکەم یا داوای ئێستا چێتە ماڵی خەڵک زۆر بەدەگمەن هەتا من ئاگام لێ زۆر ماڵ هەیە ئەگەر داوەتیشی بێ لە مەطعەم بۆ یەکە نایباتە ماڵەوە ئەم ماتۆڕۆرا بەس بە پیا بووە بە تەلەفۆنەکە ماتۆڕەکە بووە خۆی سە براژنەکان خوا جەزایان باتەوە زۆربەی زۆری ئەوانێ کە لە دایرەیەکە بێ لە شتێکا بێتە چێشتیش ناکا و لا پیاویش ناخێ و جلیش نەهاشەوە و فەرشیش ئەبێ بیبین بۆ غەسل بیشوێ جایتە تۆ دۆگەمە کەڵەکەیەکە و بۆ خۆی پیا بوو لە ماڵەکە ئیتر یانی بەڕاستی وەزعەکەی ناڵێم کاکە جەلا شێواوە یانی شتەکان لە گێرەژەنگە دەرچوون ئەم دینە پاکە قڕی ماڵەوەمان مەکە ئەمیان ئیشەکەن و مانوو ئەزانکی ئەوەی کە جەناب دەفەرمی ڕێن بە پەنجەی دەست بژمێنێ کەمن
کە من ئینە ناڵێم نییە بەڵام زۆر کە من یعنی بڕوا بکە ئێستا من چەند ماڵ دەزانم هیچی من کابرا ئافرەتێ تەلەفۆنی بۆ کەمتی وەسڵمان خراپە نان نییە بیخۆیتم ڕاست ناکەیتی تۆ زانین ڕازەتەوە دەوەرە من دوو فەردا دەبێت بدەبێت بیکە بەنا نایکات ئەڵێ من نانم بۆ ناکرێت فەقەر حتمما نازان پشت مێژێ سەر مێژێ قاچی مێژێ هەمووی هیلاکە و هیلاکەکەشی چییە؟ هی خەوتنە زۆرە ئەخەوێ و زۆریش مەسەڵ بڵین کاتەکان تەنزیمی ژیانی تێژەوە ئێستا برا ماڵی وایە سەعات سێ نەخەوتەوە من چەند جار باسم کە خوشکی وا تەلەفۆنی بۆ کردم سەعات دوی شەو کاکە جەلال دوی شەو دوو دەدەقە بڕوا بکە دوو دەدەقە تەلەفۆنم خوشکەکەم ئاخر ئێستا سەعاتانێتی بەڵکم دەی دوو دەقە وەختی تەلەفۆنە ئەڵێ ماوەسای ئێمە ناخەوین ئێوتم خوشکم تۆ خوا ژیانی لێ تاڵ کردی دۆژێت تێ لە منی تاڵکەی یعنی خەڵکێکی چی بوو بۆ دووشەوە پرسیارەکە پرسیارێکی تر ئینشەڵا شەرعی بوون مامۆستا وڵای پرسیارێکی کرد ئەوە مەسەڵەن چاوی پرسیارەکەیم دایەوە زۆر باش مامۆستا هەندێک عادەتی دیکە هەن لە مۆزوعی پێدانی جەژنانێ بەڵێ ئەمە تا چۆنە گەرم و گوڕی دەخاتە نێوان خێزان بەخوا شتێکی خۆشە بۆ ئێسامە گەورەشین کە تۆ هەر لە خۆتەوە جەژنانەیەکت دەدەنێ پێت خۆشە ئێسام کارمەندانی پەیام خۆی گەورە موفەقە بەڕێوەبەری پەیام ئەگەر جەژنانەیەکیان بداتێ خۆشە دۆیان ئەو سایی بۆ نەفسیم نییە بۆ قەیرێمە ینی ئەمە شتێکی جوان من یەکشتی نمونەیەکی جوانی واقعی لە باوکمان بۆ بجەرمەوە برادێک کاتە مزگەوتەکەی برا بچوو کرد وتی مامۆستا تۆزێ ئیشم پێێتەوە تم فەرموو وتی بابچینە دەرەوە کە چوێن دەرەوە سۆپەرێکی هەشتاکانی پێ بوو سنووقەکەی هەڵایەوە کاکە پڕ بوو لە هەنار هەناری چی وەگەڵهین بڵین هێران و نازانین هێرە هەنارێکی زۆر گەورە و جوان وتی مامۆستا بە عەلاگە بە سنوو بە چەند حەزەکەی گونێ بەرە شتم خوانێ بڕێ بە زیابێتی ئەوە هی باوکتە باوکم وتی ئێمە باوکم لە شتێکە ئەمری خۆی کردەوە زۆر بەلامە عەجیب بکەوتی باوکتە وتم چۆنی باوتی باوکە کاتی خۆی تێی دەفرۆشت دێ بە دێ گەڕا لەگەڵ لە دوورەوە ئەوەوە حاجی مەجیا چوونە سەر ڕێگەکەمان و مامەجی ماون نەوێ وۆش قچکێ تریاینێ تێمە مناڵ بێ و کاسە ئەم کاکەم لەستەلەوە هەرا بەزمە نەبوو وتی قچکێ تریاتیە چوینە وڵاتر خۆمان لێشادەوە مامەجی ماون نەوێ وۆش قچکێ تریکەیانێ وتی تا تێپەڕە بوو عیب دەبێ بەکەرەکەی و وتی بۆڵێکمان لێسن وتی ئەمە تری باوکتە ئەی خوای لێ بەزاتم بەس نێ باوکم ئاغانە بووە جاخۆ گەرم شەقی کراوسە بۆ کشێکیشی بۆ زیاد کردم باوکم دەنگێ تری یاوە من هەنارە خۆم ئەم سەدەقایە چەند پیرۆزە ئەجا ئەو سەدەقەیە ئێستا خۆ نوقڵی من هیچ دەوری گەم بەس تۆلاین دڵی مناڵێکی پێخۆش کرد من نمونێکرد بۆ بێنەوە کوڕێکی گەنجی جوان لەگە برایکی خۆشی و جەنابدا دێ بۆ مزگەوت مناڵەکەی دێمنی نوقڵێکی دێمێ باشە ڕۆژێ مزگەوتێکی تازە کرا لە پاڵمان باوکی وتی مامۆستا گیان داوای لێبوردنی لێکەین و مزگەوتە تۆزێ لێمە نزیکترە چیم بۆتم قەی چیەکە مشکلە نێ هەموو ماڵی خۆیان لە کوێ نوێژەکەن خوانێتان قبولکە کە چوو بوون بۆ کوڕەکەیتی با نەچین بۆ لاو مەلایە چین بۆ لا مەلای نوقڵەکە باشە تۆ ئەم نوقڵە کەسبی ئەو مناڵاکە خۆ هیچ نییە نوقلێوانیە بەڵام هەر ئینسان پێی خۆشە بەسیرەکە جار بەڕاستی ئێو جەژنانێ شتێکی جوانە ئەوسا مژدانە هەبوو ئێمە مناڵبووین وەسم بڵێ ئافرەتی عیب نەبێ وقتی مناڵبوونی نزیک بووە ئێمە لەو دەورە خۆمان بەڵاسەدا کە لەگە مناڵەکەی بوو ڕامانەکرد بە باوکی مناڵەکەمان وەرە مژدانەمان بەرێ خوا کوڕێکی دابیا خوا کچێکی دابێ مژدانەمان وەرەگرت یا ئەوسا کە بوو کە گوێزرایەوە بە سواری ماین و ئەمانە بیرم دێ ئێمە شوان وی کار و بەرمان لەوانی گیشیە بەرنە سەر ڕێگەی بووکەکەکەیە لەوێ پارەیانەدا مەسە بڵێ بۆی دیسکەکە بای دوو دار پێ ژیناریانەیە یعنی ئەوانە چەند شتێکی جوانە قەت بیرە ناچێتەوە لەبەرەوە ئێستا یانی مەسە بڕوا بکەن من لە قسەی خوشکەزایکی خۆم باوکم بە ڕەحمەت بێ لەگە مردووی حازیە چوو بۆ لای بڵێ ماڵی ئەو خوشکەم وتی با دینارێ بم بۆ خوشکەزا دەستی کرد بە گرفان سبحانەڵڵا جزارەکەی بیرچوو بوو ئیتر کە جزارەکەی بیرچوو هەڵسا بڕۆی بوو مناڵەکەش بە خوشکەکەمی وتی باوەمەجی وتی دینارێک تێمێ خوا نەی با خۆ پارەکەی نێتی هاتی خوا بکا بە قوربانی فەقیرە لەوانێ جزارەکەی بیرچوو بێ ئیتر وەڵا هەر دوایەوە خۆی گەڕا باوکم توی وەڵای ڕۆڵە جزانەکەم لە مزگەوت لەوێ لەلا سەرمادانا بیرم چۆ دینارەکەم بۆ ڕەحمانەتی ئەخوا بکا بە قوربانی و بەخێن نەیە بۆ لەبەر جزانەکەی جا ئەمە کە فێرێک کرد ئەبێ تێریشیکەیت هەموو کاتێک کە وەختی ئەوە دێ چاوەڕوانەکە لێ بەشکم هیمەتێ بکا شتێکمادێ کەواتە ئەمە مای مەحەبەتە فەرمودەی پێغەمبەریشە صلی الله علیه و سلم پێغەمبەر فەرمووی ئەوە بچن بۆ لای یەکتری زیارەتی یەکبەر و دیاریش بەرن بۆ یەکتری ئەو کاکە جەلال مامۆستا جەلال یانوو چی ئەیوو پریاسکێ ئێستا بۆ بە عەلاگە
یعنی من خۆم سوپاس بۆخوا نەبێتە مەسلەی ئین هەتا کابراوتی سوێن خۆم تۆ مەلانی تێگەوتم کرد گوناحتەکە خوا بگرێ تێگەوتی مەلاقەت ناشت نایە بەخەڵ تۆ ئەچی بۆ ئەرماڵێتم ئەوە وەسیەتی باوکمە باوکیشم لە پێغەمبەرگیانی وەرگرت پێغەمبەرگیان فەرمی چوون بۆ هەر ماڵێ هەر شوێنێ ئەگەر پێتان دیارێکیان بۆ بەرن پراسکەیەکیان بۆ بەرن شتێکیان بۆ بەرن ئەمە شتێکی جوانە شتێکی پیرۆزە مای مەحەبەتە مای خۆشەویستیە مەحەبەت زیاد ئێستا مەسە بڵێ جەنابێ نووسەری کتێبێک کە دەی بە من ئەزای ئەم کتێبە تۆ لە دڵی مای هەر کاتێ مەکتەبەکەم کرد کتێبە کاکە جەلالم بیرەکەوێتەوە لەوانێ بۆ دوعاکانی شەری سواتەی لێ بکە بیرم کەوتەوە ئەمە کتێبی کاکە جەلالە خوای گەورە جەزای باتۆ دایەتی بم کاتە ئەمانە هەموو ئەساسن بۆ مەحەبەت ئەسان بۆ خۆشەویستی ئەمانش پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سیرەتی مبارەکیە لە ژیانی مبارەکیە خەڵکی هانداوە بۆ ئەمانە حتا بۆ غیرە موسڵمانەکانی هەم دیاریاوە بە غیرە موسڵمان هەم دیاری لێوەرگرتون لە غیرە موسڵمانەکان جا بۆ موسڵمان ئەوە ئەولاترە ئەگەر تۆ من بەسەر کردی یا من تۆ بەسەرکەمەوە نیعمەتێکی خوا کەواتە مامۆستا چۆن ئێمەوە کە بڕیار بێ مسلمان بین و لەناو کۆمەلگایەکی مسلمان و کولتوری کوردی و ئیسلامی نزیک بە یەک بەتایبەت لە بابەتی کۆمەڵایەتی چۆن ئەم دەرفەتانە ئەم بۆنە ئاینیانە بەتایبەت جژنی قوربان کە 4 ڕۆژ و فرسەتێکی باشە ئەم هەلە بخۆزینەوە بە دەرفەتی بزانین هەر هیچ ناتۆزێک گەرم و گورتر بینەوە لە نێوان ماڵەکەی خۆمانە لە گەوڕانەکەی خۆمانە لە گەڕەکەکە لە شارەکە لە نێوان خزمان ئێمە ڕووی دەمانەکەینە دوو کۆمەڵ ئەوەی کە موسڵمان و خۆی بە موسڵمان ئەمە عیبادەتە مع عبادته خير واجر بهذا الشيء فرمودي بيغمر صلى الله عليه وسلم فرموديك معنا فرمي مثلا بين كاكا جلال تشريفي ديني ولا من واي تبارك وتعالى الشيوي مروفيك ده بريشتيك ان تصدق كاكا جلال بو تشوچ لا ولا ملاوشيا شيء بيتي نخير او شيء بتو نخير اي بو شيء هذا برخواتم لەبەرخوازم فەرمێت دە من پێشوازیت لێ یەکەم بۆ بەهەشت مژدەی بەهەشتیشە دەمێت لە بەرەوەی ئەو برایەوە بەسەرەکەیتەوە کەواتە ئەمە شتێکی وەکو عیبادەت باش وەکو ناحی دەرونی ئینسان بە چوونی خەڵک بۆ لای یەکتری وەکو مەسە بڵێ ئەو کۆمەڵی کە لە دووری بازنەی ئیسلامیش بن کە ئینسان کۆمەڵێک دانیشیە ئەڵێ وەرە تۆزێ دانیشین بە هەمەکانمان بەی بەباح غەمەکانمان بڕێنینەوە بەسا یارانی پێغەمبەری فەرمووی نجلس بینا نؤمن ساعة وەرە ساعەتێ لام دانیشەوە بۆی تەجدیدی ئیمان بکەین بۆی ئاگامان لە حاڵ وەزعی یەک بێت یەکێ لە حیکمەتەکانی جەماعەت و نوێژ و ئەمانە بۆ ئەوەیە کە خەڵک ئاگای لە حاڵی یەک بێت پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم هەندێک عولەما کە دەڵێن نوێژی جەماعەت واجبە لەبەرەوەی ئەڵێ با بێ بۆ نوێژ بۆی هەواڵی بزانین بزانین مەخوا نەخواسا باری تەندروستی چۆنە یا مەسەن ناخوا محتاجە یا پێویستێکی بۆی بەدەمێ بچین کەواتە لە هەردوو بوارەکە ئەمەی کە موسڵمانین ئەمە پێویستمان بە زەخیرە کۆکردنەوەی بۆ قیامەت وانییە و من کە تۆم خۆشوێ لە بەرخوازایی چەند ئەجر بدەستەکە خوای تەبارەک وتعالی لە ڕۆژی قیامەت بە تۆ فەرمێ خواگیان دەفەرمێت تۆ لەبەر چی مەلاو شێڕەوە خوای لەبەر تۆ فەرمێ وەرە ئەمڕۆ حەقی ئەو خۆشەویستیە دەدەمەوە پێغەمبەرگیانە فەرمێت سێ کۆمەڵە لەژێر سێبەری ڕەحمەتی خوان و عەفو لەزەتی ئیمانیان چەشتەوە ئەم سێ کۆمەڵی چێن یەکیانەی لەبەر خوا خەڵکی خۆشی لەبەر خوا ڕقێتی لە خەڵک پێغەمبەر فەرمێ حەوت کۆمەڵە لەژێر سێبەری ڕەحمەتی خوان ئەو ڕۆژە هیچ سێبەرێنێ ئیلا ئەو سێبەرە نەبێ یەکێک لەوانە دوان لەبەر خوایان خۆشی لەبەر خوا ڕقیان لە خەڵک ئەچی بۆ لای یەک تەبان من ئەگەر تۆم خۆش لێ بەخوا نایەم بۆ لا ئەگەر تۆ منی خۆش لێ بەسەرم ناکەوێت ئەم بەسەرکردنەوە تۆ چەندێ پێخۆشەکە من دێم بۆ لای تۆ من چەندم پێخۆشەکە تۆی بۆ لام خوا سەدقاتی ئەوی پێخۆشەکە تۆ بەسەر مەکەیتەوە ئا فەرمودێکی قودسی مای پێغەمبەرگیانە فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خواگیان لێ دەپرسێ فەرمێ عەبدەکەی من برسیم بوو تۆ بۆ تێرە نەکردم من تینوم بۆ تۆ ئاو نەدا بۆ جلم دەویست بۆ جلو بۆ نەکە خۆ یا ڕەب العالەمین خۆ تۆ نابیندەی تۆ کەی خواردنەخۆی کەی تۆی خواردنەوە کەی تۆ جلو بەرگەی فەرمێ فڵان عەبدم لە فڵان شوێنە پێویستی بەمانە بۆ بۆتان جێبەجێ نەکە پێغەمبەرگیانە فەرمێ ئەگەر تۆ ئیشی برایەکی موسڵمانی خۆشیێکی موسڵمان جێبەجێکەی وا بزانە لە حەرەمی ڕەوزەی پێغەمبەر یەک مانگ لە مزگەوتەکەی پێغەمبەرە خەریکی عیبادەت بی چەند زەخیرە کۆکردەوە خوا ئەوەندە بۆ نووسێ زۆر باشە مامۆستا بابەتێکەیە کە زۆر گرنگە جەژن و تێکەڵاوی باش ئێمە دەڵێن تێکەڵاو بن سەردانی یەکتر بن بەڵام ئەم تێکەڵاوی و سەردانیش سنوورێکی هەیە لە ڕۆژشەرعیەکەوە لە ڕووی مەحرەم و نامەحرەمەوە لە ڕووی ئەمڕۆکان بە تایبەتی ئافرەتەکان خۆڕازانەوە و مادام جەژنە یەک ڕۆژەکەی ناوازی لێبێنە و ڕەنگە هەندێک کە نامەحرەمن بە یەک تەوقەکردنی تێ بکەوێت و ئەم باوەڕ ماچیشی تێ ماچیشی وەڵا برا ماچیش جای کردووە خۆم بارێکی کە زۆر باشە وەڵا برا ماچیشی تێکەوتوە ئەخوا لەم ڕۆژانە لە ماڵێ بووم مامە حاجی لە حەجی کردووە عیب نەبێ نووسا بۆ ئافرەتانە ماچەکردینەکەی خۆی ڕێوا ماچ نەکاتم کاکە بۆ خاتی خوا تۆ حاجی ماڵی خوا دیێ ئەڵێ خوشتمە دەوەرە ئەوم بۆ تێبگەین ئەخە خوشکی چی پێغەمبەرگیان صلی الله علیه و معلوماتی بەڕێستانە پێغەمبەرگیان صلی الله علیه و فەرمووی کابرا پێرسیاری لەکە فەرمووی ئەگەر لەگە براژنمان دانیشم قەی ناکە فەرمووی مردن لەوە باشترە
چاولێ کەچی ئەم خوشتی ژنەکەیەتی یا ئاڵێ نەنکیانە سەر تەنوریە نانی کرد نانی کرد جوان هەتا بەخوا من ڕۆژێ برادێ ئافرەتەکان ڕیز بوون یەک ماچێتم گورە بۆی مۆسن برامەیە ماسانگە بۆ خاتی خوا کەچی هەتی تۆ قچێ بەخیلی و پێ وەڵا بەخیلیم پێ نەبەزەوە ناشەرێ بەخوا گوناحە یا مەسەلەن ئەم ئافرەتە شعوری من برینار کات من مەلایەکەم ئاچوی بەرەوپیریە تەوقە لەگەڵکە کە من ئەڵێم داوای لە بڕێکم تەوقە ناکەم کە چێکی ماساڵا وایە تەریقی نەکردە ئەی ئەو بۆ من تەریقە کاتەوە ئەی ئەو بۆ حساب بۆ من ناکە ئەی نابێ ئەو بە من بڵێ ئەمە مەلایەکە من چۆم دەستخەمە دەستیەوە شەرع ڕێم نادە ئەنجا بە ماڵی ئەڵێ دڵتان پیسە حدیان نییە ئەوان ئەوە سەردان لە بەرچکم ڕابەری مرۆڤایەتی کە خوا وەسوێکا بە ئەخلاق جوانی بەعەتی لە ئافرەتان وەرگرۆ بە دەملی وەرگرت دەستی نەخستۆ ناو دەستیان زەلامیش نییە تەحەداکەم لەسەر ئەزا بەقەر پێغەمبەر بە ئەخلاق بێ چون خوا وەسوێکا بە ئەخلاق جوانی وئینەکە لەعەلا خولق عەظیم دەی ئێشتا بەو ئەخلاق جوانیە بۆ کە پێغەمبەر عەلەیهی سەڵام دەستی نەخستۆتە ناو ئافرەتێکی ئیماندار کە بەیعەتی ئەداتی بەدەم بەیعەتی لێ وەرگرۆ تۆ چۆن کاکە حاجی ئەڵێ ئەمە نقطەیەک مەشهورە و چەند جار میش باسم کردووە ئەڵێ کابرایە چۆ بۆ حەجە ناوی نامبارەکی کە ئاتۆ ئافرەتێ چۆ باوشی پیا کرد حاجی بۆ خاتی خواتی حەوت ساڵە خۆم بۆ ماچال گەتۆ لە هینی مەکە ئێخر باش ئەمە مصیبەتە حەجەکە شێر لەبەرەوە ئەقنا لە من توی حەوت ساڵە خۆم بۆ ماچال گەتۆ تۆ نالی بیکەم بەڕاستی ئەمە مصیبەتێکی گەورەیە ئەنجا ئەمە نایە ناوە سەقافەت بەڵام بەڵام سەخافەتە سەقافەت نییە ئینەمە کورزامەقەی نادەڵێ ئامۆزامەقەی کاکە جاگە ئێمە شریعەتی ئیسلام تیلکە حدود الله خوا حدود و شریعەتێکی بۆ داناین تۆ بێ بەم شریعەتە ڕازی ئەگەر مسلمانیە بێ بەم شریعەتە ڕازی ئەگەر مسلمانی من کەیفی خۆتە خۆمە من ناچم بە خەڵکێکی نەفام بڵێم وامەکە بە مسلمانێکە لێ ئێمە پەیامەکانمان جیایە کاکە جەلاتگیان ئەگەر تۆ ملاحەزەی قورئان بکەی قورئان بە دوو تەوجیهی جوان ئاراستەی مرۆڤایەتیەکە یەکیان فەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەمە ئەحکامەکانی پێڵێ لە منهی و لە شەرعیەکان لە منکر و معروف بەم سیغەیەبان یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم ئەمە هەردووکی ئەحکامە باشە بەڵام بۆ ئەو کەسەی کە لە دەرەوەی بازی حساب پێڵێ چی یا ئەیها الناس ئەی مرۆڤایەتی کاکە ئەمە مرۆڤایەتیش پێی قبوڵ نییە چکم جوان نییە من هیچ کاتێ پێم خۆش نییە کابرا بێ خێزانەکەی من ماسکە کچەکەی من ماسکە کە نامەحرەم بێ یعنی من قابلە ئەعیاذ بالله لە خوا دڵسۆزتر بم بۆ خۆم نابێت خوا بەرنامەی بۆ دانامە فەرمێ ئەو نامەحرەمە بۆ تۆ دەوەرە تۆ ماوەسا جەلاشتێکی کەم لە بڵێ کاکەی بەڕێز تۆ چی دەسی دایکە ماسکەی کاکەی بەڕێزی دەسی پورە ماسکەی کاکەی بەڕێزی دەسی نەنکەی ماسکەی کاکەی بەڕێزی دەسی هەر دەچی خێزانەکەی خۆ ماسکە بزانانی چی ماسکەی نایکات تەوقە لەگەڵ خێزانەکەی خۆم کە پیا ئێستا من ئەگەر بچم تەقە خێزانەکەی خۆم کەم دایکم چای توێ بڵێ عەمرە نەسەر ژنانیە ئەچێت تۆقی لەگەڵ ئێمە سونەتی پێغەمبەرە ئێمە سونەت عەمرانۆ بۆ لۆمەی خەڵک کە خوا فەرمێ لە لۆمەی خەڵک مەترسێن کاکە لۆمەی خەڵک لە تۆ قەت رازی نابێ بە شریعەت ئیشکە بە بەرنامەیش کە تۆ بەرنامەت هەیە ئەگەر کابرایەکی جاهیلیشی ئەو دیارە تۆش بە من ڕۆژێ لەگەڵ جەنازەی چوین بۆ سەر قەبرام کابرا ئەهلی دنیا بوو منیش بۆ برایانی کە لەگەڵاوتم کاکە ئێوە حەقە خۆتان تۆ زەخیرەتان خۆتان ئەلان کرد ئەگەر مسلمان با مەراسیمی مسلمانتان بۆ جێبەجێ ئەگەر مسلمانی بە جوک و مۆسیقاکە خۆتان بینێژنوتەوە ئەمە بۆ چییە یعنی ئینسان بێت جەریء بێ غیرەت من فەخرەکەم بە ئیسلامەوە ئیسلام بە بەرنامەی خۆم قبوڵە ئەوەی پێی خۆشە بە ئیسلام تەعامل لەگەڵ من لە خزمەتیەوە ئەوەی پێی خۆش نییە قیچێکە ئەوە بە بەرنامەی خۆی بڕوا خۆی من زۆرمان لە خەز نییە بەڵام تۆ حیف و ئەسەفە کە تۆ مسلمان بی ئیلتیزام بە ئیسلامەوە نەکەی مسلمان بی پەیڕەوی قورئان نەکەی مسلمان بی پەیڕەوی پێغەمبەر نەکەی صلی الله عليه وسلم باشە تۆ سەیری کە کاکە جەلادیان ئەمەڵێ پورزە ئەمەڵێ خوشکەزان دایکە عایشە خوا لە خۆشی باوکیشی ڕازی بێ ئەگەر جارێک بە قەدەری خوا چوو بێتە سەر گۆڕی مبارەکی پێغەمبەر و ئەبوبەکر بەبێ لە چک لە چکەکەی نەکرد بێ چوو بێ دوایی کە ئیمامی عومەر وەفاتی کرد ئەیوب بەبێ لە چک ناچم بۆ لەبەرەوەی عومەری لێ عومەر نامەحرەمە ئێخۆ عومەر وەفاتی کردووە یعنی بە مردوویش ئەوە حەزەریان کردووە کاکە تۆ بۆ بە بەزینەتیش حەزەر ناکەی بە قوربان ئێمە وەسەیجان ئێمە ئەوانەی کە ئاڵێ خۆمانەیە هەر ئەو خۆمانە کەتنی پیاوین هەر ئەو خۆمانە ماڵی وێران کردوین هەر ئەو خۆمانە بڕوا بکە لە محکەمە لە زەلام تەلەفۆنی بۆ گومان وەسەیجان بڵێ ئەو براشنم تەلاق کراوە ئەتوانم ئێستا مارێکم کاکە تۆزی ستۆپ بکە جارە بە قوربانم یعنی طبعا ئەم خوا پەنامە لەوانەیە سابقا هینی هەبوو بێ لەگەڵ ئیگرە من براکەم ژنەکەی تەلاقدا بۆ من غیرەتە بچم براشنەکەم مارەکەم کە نابێ بزانم سەبەبی ئەم تەلاقانەی چیە خۆ کاکەم شێد نەبووە لە خۆی ئەم ژنە تەلاقیان من شێد بووم ژنەکەم تەلاقم براکەم چی یەکسەر ژنەکەی من مارەکە نابێ بپرسی لەمە ئەمە چۆتە ماڵەوە ئێستا من ئەگەر پیاوێکی نامەحرەم چێتە گەڕەکەکەمان
بچێتە ماڵی مەلاوشیار خەڵکە لێ ئەو پیاوە چیەکە لە ماڵی مەلاوشیار لەوانەیە هەر کاکە جەلال غیرەتی قبول نەکات لە کاکەوە خێرە خۆ مەلاوشیار لەوێنێ من لە عمرم یا سەفەرێکم کردو ئەلێەوە خێرە لەوێ مامۆستا لەوێ نیە بەڵام ئەگەر براکەم بچێ لە مامی مناڵەکانە ئەگەر زۆر قسە کاکجا بڵێ مامۆستا مەسە بە براکەم لێ مامۆستاەوە چیەکەی لێ ئەلێ جاتۆقچێ من ماڵی برای خۆمە کاتە ئەم لە پەنای خزمەتیەکان ماڵە دوێرانەکە ئێستا خۆ مامۆستا حتا عملی بێشەرعی و دزیەکان و خراپەکانیش کەکرێ هەمووی چاوساقی خۆتی لەگەڵ خزمی خۆتی لەگەڵ کەسی خۆتی ئەگەر تۆ سازانی من چیمێ من نەزانم تۆ چی هەیە ئەزانم پارەکەم ئەلەم ڕۆژانە کوڕێک برادێکی خۆشەویست ئەمانێ باڵێ برادەری گیانی بەگیانی داوای پارەی لێکرۆ بە قەرز ئەویشێتی بەخوا پێم نییە بەس گوێ بگرێتە وتێتی باوکم 1500 دیناری ملیۆنێک و 500 لە فڵان شوێنە داناوە لە هەوایەکە و بچۆ ژوورەوە کە لەوێ چوویتە کلی لێ لە فڵان شوێنە بچۆ لەوێ 500 بەرە جایش پیا بووە 500 بردو ملیۆنەکەی نەبردو یعنی تۆ سەیری کە کاکە ئەمەم خۆی چاوساقێتی لەبەرەوە بەڕاستی من پێم سەیر و عەجیبە تۆ ئیعلانی ئیسلامەتی کردۆ کەس دەمانچەی نەخستۆتە سەرسەر بە ئازادی خۆت ئیسلامە هەڵبژاردەوە کە مادەم ئیسلام و بۆ هەڵبژاردووە ئەبێ لەم ڕێبازە لا نەدەی زۆر باشە دەرفەتمان نەماوە دەمەوێت چەند خولەکەی ئەخیر کە لەگەڵ جەنابتین با بچینە سەر تازەترین قسەی خۆشی جەنابەت دەڵێ تازت لایە بۆ جەژن بە جیاواز لە نەسیحەتەکان هەندێکیش خەڵک لەم جەژنیا پێ بکەن باش شتێکی بڵین وەکو تازە ئەلەم ڕۆژانە مەسە بڵین ناڵین جەژنانە بدەن جا من باسی سونەتەکانی جەژنم کرد ئیتر وتم ئەگەر خوا یارمەتیمان بدا ئینشاءڵڵا سونەتە خۆمان شوین بۆ جەژن جا ئەگەر خوا دڵی براژنیش نەرم کە ئەوی جەژنانەیە با بە تۆ غوسڵەکەمان بێ بە دوان ئەوە فەبی نیعمە هەردوو لە هەدەفە بکەیتین جا ئەگەر دڵی نەرم بێت چون بەڕاستی ڕۆژێک لە مزگەوت حەدیثێکم خوێندەوە وتم پێغەمبەرگیان فەرمووی خوای گەورە لەو پیاوە ڕازیە کە ڕەزامەندی لەسەر ژنەکەی بێ ینی ئەو پیاوە ئەهلی ئیشەڵا بەهەشتە و خوای گەورە لەو ژنە ڕازیە کە پیاوەکەی لێ ڕازیە بڕواکە نوێژخوێنەکان یەکێ لەژێر لێوتی ئیشەڵا بۆ بەهەشتەکە ئەنجاوتم بە پێچوانەوە تایان فەرموودە بەکاربێنین ئەو پیاوەی کە لە ژنەکەی ڕازی ئیشەڵا جێ جامووی بە کۆرسەوەی ئیشەڵا یعنی بۆ جارمەکەمی ئیشەڵا درویجی لێ ڕازی نەبووە دیارێکی جەژنانی نیاوە بە پیاوەکەی جا لەبەرەوە مەسە بڵین ئەمە بەڕاستی وەکو اینێک وتم بابە بەشکم دوعا بکەن لە عەرەفا بەشکم خوا دڵی براژن نەرم کا جەژنانەتان باتێ سێوەمە هیوایە بەخوا بەم جەژنەش دڵی نەرم نەبووە ماڵی بەخۆرنە ئەوە دڵی ڕەقە جا لەبەرەوە مەسە بڵێ ئەمە وەکو اینێکی خۆش مەسە بڵین کە أم ها وجعل بينكم مودة والرحمة أم آية أخوة جانا فرمي أو مودة والرحمة ابن كثير رضي الله عنه قال التفسير كافر لسر أساسي بيكيناني معاشري جنوب يا دروس به تيجي جاو عليك شيك علي بن شي كدو مبارك بيشو تمالي خويو كاتو تباكي لي بزو شوني وضع شونو حال شو تيز لخوا بزور باش مو امانه تي بياوك بو شونو تي والله باو باش جاري ولا با قرباني باو كيشو ما قرباني تي هيزني هو زامل شواله با قرباني باو او ناجي بقياس بس مهم تعاملي جوان بيدا قالتا جابراسي اما شي باش جا افتي بس ما لم درجه جنانا شي شي بولا قلب مهدكيا ئیتر دیارە ئەو تێسیرەوە پێ دوی پیاز ئیتر لە باتی جەژنانە دووسێ شەپ حەزەی چاکی پیا بۆمانەی مووسول کردوەخوا هەتا بریناریشی کردوتم خوا بگرێ خەڵک جەژنانە بەقەوتۆ تێ هەڵاوە ئەخر بۆ خاتی خوا بەم جەژنانە ئەنجا خەڵک ئەگەر لە جەژنا ئەگەر شتێکیشی بێ ئاشت هەبێتەوە گەردنی یەک ئازاکە ئەم بەیانی بچی بڵێ گەردن ئازاکە لە کوڵەوەی با بەنێم بەگەردنتەوە تۆ زلەوە بە بناجۆ وەخوا ئەمانەی هەموو برینار کردو ئەخر کاک بۆ لێ دەی یعنی بە ئوسوڵێکی جوان بە شێوازێکی جوان قسەی لەگەڵا بکە بەڕاستی ئێمە لە ڕووی پەروەردەیەوە کاکە جەلال زۆرمانەوێ کە بگەینە ئەوەی کە پەروەردەیەکی ئیسلامی تەندروست لە ناو ماڵ و مناڵەکەمانە هەبێت بە یعنی سوبحان الله ئەم ژنە قێزانی مە ئێستا تۆ تەلەفۆنێک بۆ کە دوای من بڵێ مەلاوشار پیاژاڵێ شێخی سەنعانە پیاوی وەکەونە بخوا نەخواستا ئەگە مشکلەیەک کوێتە بینمانەوەڵێ 30 ساڵە مەلاوشارە زوخاوەیە بم ئەی باشە بێویژدان تۆ ئەم 30 ساڵە چۆن تەحملی ئەم زوخاوە کرد بۆ قبوڵی کرد یا ئێمە سێ مناڵمان بووە لە مناڵ یەکەمان کە زانی من ناجسم وازێ بێنە لە دووەما وازێ لە سێما وازێ بێنە ئەم 30 ساڵە بۆ خۆ خستە بەندیخانەوە جا ژنێک لەگەڵ مێردەکەی مشکلەی بوو کە مشکلەی بوو ئێمەش هەوڵماندا الحەمدلله ئاشتیان کردەوە کە ئاشمان کردەوە کاک جەلال وتی من لەبەر خاتی خوا مامۆستا ئەگەر جەهەنمیش بێت هێشتم تو ماڵی هەتی کچەتی و تۆ نابێ وا بڵێ بڵێ ئینشەڵڵا ئەم ماڵە بە هەردوومانیکەین بە بەهەشت
وڵای باش و ئاشمان کرۆ ڕۆژەوە دوایی دیسان تێکچوە لی یابوو هاوتی تۆ بیاقەڵم من هەموو باش نابێ لی یامتم ئاخر ماڵێ بەقڕە تۆ ئەیکەم بە جانم ئێ جانمە تێ هەڵانە خۆ تۆ بەتوانێت جانم چی و بەنێ ئێبووتان نا بە ئیزنی خوا بەئیزنی خوا ماڵەکە بە هەردووکمانەکەی بە بەهشتێکی بچکۆڵە جەهەنەم تەڵقین تۆ خۆ دەڵێ ئەڵێ کاکەیکەم بەجەوجاوە قسەیەکی لەسەر لێن کە لەم ئەمانەی کە قورئان لەسەر قەبرەکانە خوێن ئەوسا بە ڕۆژێک ئەیان خوێن شکوری ئێستا تەقریبەوە کەم بۆ تۆ نەماوە وتی کە چوو بۆ سەر قەبرەکە وتی ڕۆبێک عەشەرێ بۆ سەر قەبرەکە یەکسەر کە دەستی کە بە قورئان وەسیق الذین کەفەروا إلی جەهەنەم زومەرا ئەو ئاەتەی خوێن کابراوشی ئارە ماڵێ بە قورجی تۆش ئەڵێ ئاەت براوە لەم هەموو ئاەتە ئەم ئاەتە خوێنیتی تۆ ڕۆبێکەوە بەتوای بیکەی بە بەهەشتا لەبەرەوە بەڕاستی ئەمە مەوزوعانەی کە دێنە پێشەوە یعنی هەمووی لە ئەنجامی تێنەگەیشتن لە یەک لە ئەنجامی حتا کاکە جەلال کۆمەڵێ قسەی نووسەرێکم خوێنەوە وەڵڵاهی ئەوەندە تەئسیری کرد دڵم بۆ ئافرەتان ئەڵێ چی ئەڵێ کۆمەڵێ قسەی یعنی با قەناعەتی من بە ئاوی ئاڵتون بینووسیتەوە ئەڵێ ئەگەر تۆی گیر و خواردۆ بەدەست باوکتەوە ئەخر باوکیان ناساڵح تێگەی ئەڵێ ئەگەر تۆی گیر و خواردۆ بەدەست باوکتەوە پێش تۆ ئیبراهیم گیری خوارد بەدەست باوکیەوە ئەگەر تۆ گیر و خواردۆ بەدەست کوڕەکەتەوە لا سارە ئەوە نوح پێغەمبەر گیری خوا بەدەست کوڕەکەیەوە ئەگەر من گیرم خواردۆ بەدەست ژنەکەمەوە پێش من لوط پێغەمبەر گیری خواردۆ بەدەست ژنەکەیەوە ئەگەر خان مەکان ئێوە گیرتان خواردۆ بەدەست مێردەکانتانەوە کە فیرعەونە ئەوە ئاسیا خان پێش ئێوە گیری خوا بەدەست فیرعەونەوە کاتە ئەمانە هەموو دەرسن بۆ ئێمە هەموو پندن بۆ ئێمە ئەبێ ئینسان لەمە ئەگەر مەسە بڵێن بۆ نمونە ئێستا من مەلام گلەی لە جافرانەکەم خوانەخوا سالم باشنی لەگەمە وانی لەگەمە کە ئەوەی قەومەکەی پێغەمبەر ڕێزم لێگرێ قەومەکەی پێغەمبەر ناوسکی حیوانێکە مەسەلا ئەو سی جەرگا بە من هێشتا من گلەی لێکم جا مەسە بڵێ ئاڵێ ئەگەر تۆ قەومەکە خراپە بۆ تۆ قەومەکەی پێغەمبەر پێش تۆ خراپبوون بۆ پێغەمبەریان دەربەدەر کرد لەبەرەوە بەڕاستی من لە شاشەی تەلەڤیزیۆنە جوانەکەی ئێوە خەجاڵەتی خۆم بۆ لای خواگیان دەردەبڕمەوە ئەمەش لا خەڵک من خۆم بە شەرمەزار دەزانم بەخوا کاکە جەلال چاکەی ئەو خەڵکە بە ئێمە نادەدەم مەگەر خوای دەوڵەمەند چاکیان باتەوە پاداشتیان باتەوە و ئەوەندە ڕێزمان لێگرن یانی بڕواکە مەسائیلی وا هاتوۆتە بێژەوە کە چوین کابرا لەبەر خاتی ئەو خوای کە خالقی هەموومانە دەستی نەناوە بەڕوومانەوە و ئیشەکەی بۆ جێبەجێکردن و ڕایپەڕانەوە کەواتە ئێمە ڕژبینین بەڵام خەفەتەکە خەفەتی ئەوە خۆم من ئەوم پێگرانە میلەتێکی ساڵح میلەتێکی ڕێکوپێک میلەتی بە ئەخلاق میلەتێکی بە ئەدەب میلەتێکی عرفێکی جوانی هەیە ئەم عرفە جوانە بێ بە عرفێکی سویدی یا ئەڵمانی کە لەگە من هەناگونجێ ئەمە مصیبەتە یعنی ئەمە مشکلەیەکە من ئێستاش لەگەڵ وڵاتانی داوسێ بە قەناعەتی خۆم بەراوردکەین میلەتی ئێمەش کوڕ سوپاس بۆ خوا لە زۆربەی میلەتەکان باشترە بەڵام خەفەتەکەی ئەوە خۆی ئەڵێن خوا نەخواستە با لاسای ئەوان وەکو مەلای مەشهوور قسەیەکی هەیە کاکە جەلال ئەڵێ عیب نەبێ کۆمەڵێ وڵاتی هەبوو مۆڵی دابوون کۆمەڵێ مێشەیان کرد ئەوەی کە خەوتبوو بەر بووە لیز لیان کۆرە مەلای خوانە ناس بۆچی وا لەوان ناکەی وتی هاوانە مێشیان کردو چیەکەوتی ئێ تۆ مردومری ئەوان ڕۆژ نەما وتی ئەوانە تازە لە دەست دەرچوون ئەوانم بۆ ناجێ بعد حەقیوانیش دەمم بکەمەوە تا ئەمان نەڕۆشتون ئێمە خەمیەوە ئەمیش نەڕوا ئەمەکەی نەڕوا ئیگنە ئەوەی کە ڕۆیوە لە دەست دەرچۆ خوا حافیزی بێ داواکەی خوا بیجەرەتەوە سەر ڕێڕات ئیگنە ئەوەی کە ماوە ئێمەمانوێ لەسەر ئەو ئەخلاقە جوان سەر ئەو عرفە جوانی کە باو باپیرانان هەیە بۆ ئاخر کاکە زیاد تۆ باوکی من باوکی کاکە یعنی مێژوویەکی جوانی بۆ خۆی تۆمارکەوە حیفە ئەو مێژۆ ڕەش و ناشیرین زۆر باشە مامۆستاگیان دەست خۆش بێ لەگەڵ سپاس دەکەین دەستەکان خۆش خوای گەورە دەستی ئێوەش موفەق بن هەمیشە پایدار و دڵخۆش و سەربەرز و ئاسوودەت بکە خوای گەورە ئێوەش موفەقکە یا خوای ئێوەش موفەق ناوبڕەکە لابێنی چین لای بڕگەی سەرەکی یەکسەر زۆر باش ئازان شوان هاوکارم بەرنمەیەکی بۆ تۆمار کردوین بەرنمەیەکی زۆر تایبەت هونەری کە چەند میوانێکی هەیە کە ئەوانیش توێژەری کۆمەڵایەتی نووسەر و ڕۆشنبیر واروەها گۆرانی بێژێکیشکە هونەرمەندێک کە میوانەتی زیاتر جەژنمان بۆ دەڕازێنەوە دەچینە لای ئەو بڕگە تایبەتەی کاکشوان کە بۆی تۆمارکردین دواتر دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان جەژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشیابن لەم ڕگەیە لەگەڵ پۆلێک لە میوانی عزیز لە خزمەتتان ئابین
هیوادارین ئەم جەژنەش بێتەمایی خێر و خۆشی بوو هەموو لایەک ئاسوودە و کامرا من خی گەورە جژنی قوربان کاتەمایی خێر و خۆشی و ئاسوودەی هەموو لایەک میوانداری هەریەکە لە بەڕێزان کاگازا جەلال توێژەری کۆمەڵایەتی هونەرمەندی زۆر خۆشەویست و ئاوازشڕێکی خۆش کاگڕەزا هەورامی وەروەها خامەڕەنگین و شاعیر و هۆنەرنووسێکی جوان کاگڕەوژ محەممەدمان کردووە زۆر بەخێر بێن هاوڕێیان و میوانانی عزیزم خۆشتان پیرۆز بێ و لە خۆشیاون پیرۆز بێنەمون لە هەموو لایەک پیرۆز سەلامت بن سپاس کاگازا دەستپێک دەمەوێت لای بەڕێستەوە دەست پێ بکەم بڵێ بۆنە ئاینیەکان یاخود بۆنە دینیەکان بە دیاریکراویش بۆ ئاینەکانی ئاینی ئیسلام کە ڕێژەیەکی زۆر لەم کۆمەلگایە کێسەکە ئێمە تیداژین مسلمانن ڕۆڵی بۆنە ئاینیەکان لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و بە دیاریکراویش جەژنەکان ئەمە چ ڕۆڵێکە گێڕن چ دەرفەتێکە بۆ ئاشتەوایەتی کۆمەڵایەتی و گەدن ئازایی ئەم جەژنانە هەموو بۆنەیەک ینی لە هەموو کۆمەلگایەکە هەموو بۆنەیەک ینی ئیتر چێ نەتەوەی بێت چێ ئاینی بە تایبەتی ئاینی کە بڵین یەکێکە لە بەها جوانەکان لە کۆمەلگەی کوردیە ئەمە من هەمی شاڵێم ئەمە گوزارشتە لە خۆشەویستی یعنی دایمە سیر کە تۆ لە یەکەم ڕۆژی جەژنە ینی هەستێکی خۆشیت هەیە ینی بەبێ ئەوەی بڵین تۆ بە خۆت بزانی بەبێ ئەوەی ینی خۆت هەستی پێ ئەو هەستە خۆشیە لە ناو ناختە هەیە ئەم هەستە سێ کەسە لە بیرەوەری ئەمە بیرەوەری سەردەمی مناڵیمان ئەو بیرەوەریانەی کە لە تاکەکانە هەیە یعنی دایمەن زاکیریانی کە 20 ساڵە تەمەنی تێپەڕی یەکێ لە یادەوەریەکانی ئەوەیە زۆر جار ئێستا من ئێستا خۆم یەکێکم لەوانی حەزەکەم بە دوای ئەو بیرەوەری کۆڵانەکانە بگەڕم کە جەژنم تیا کردووە بۆ نانە کاریگەری هەیە لەسەر لە ناوبرنی جۆرێک لە ئیرەی ڕقتۆ هین ئەم شتانە چکە عادەتەن شتێک هەیە ئێمە لە کۆمەڵاسیە هەمانە هەموو تێکەڵاوبوونێک هەموو بەریەکەوتنیش کۆمەڵایەتی ممکن نییە حتا لە نێوان دوو کەسە عنی کە خێزانیش بن چجایەوەی لە ناو کۆمەلگایە بێت ممکن نییە چەند شتێک ڕوونەیە ئەگەر لەو شتانە کە ڕۆیە لە کۆمەڵاسی ینی منافەسەیە ململانەیە بەریەکەوتنە ئەم شتانە کە بەریەکەوتن دروست بوو دایمەن مرۆڤ چیە غەریزەیە ڕەمەکە کە ئەم ڕەمەکەی تیا بوو شت ڕۆیە ئەمە بەچی دایمەن ڕیفرێژە بێتەوە بەم مناسەبەتانە بەم جەژنانە جاری وایە منم جەژنانە بۆ وەک خۆم بڵین بۆ نمونە لە زۆر ئەو کەیسانی کە ڕوبەڕوومە بێتەوە ینی حتا ئەو ڕۆژی جەژندانیم بۆ دەستپێشخەری لەلایەن ژن و مێردەوە بۆ ئاشت بوونەوە بە حقیقت ینی زۆر جار ینی یەکەم فاکتەرە لە بینی دراوسەیە لە بینی ژن و مێردا لە بینی کۆمەڵگەیە تۆ بتوانی بکەیتە هۆکارێک بۆ ئاشبوونەوەی گشتی گەورەترین جوانترین دەرفەتیشە ئەزانی مهمترین شتەوەیە کە تۆ دوای نوێژی جەژن بە حقیقت کە بەیەکێگەیت ئێستا تۆ واز لە کۆرۆنەکە بێنە ئەستا جاران کە تەوقەیەک لەگەڵا کرد ینی مەسەلەن گردنە مازاکات جوانترین جۆری پەیوەندیە ینی چەسب لە نێوانی دوو مرۆڤ ئەوەی کە پێشتر ڕوویاوە هەر هەمووی لە ناوە بات لەبەرەوە تۆ تێکەڵاوی کۆمەڵاتی بی دیسان ئەمە تێکەڵاو بیتەوە ئەم جەژنانە ئەم بۆنانە ینی ضرورێتیان لە کۆمەلگایە ینی وەکو بارگاوی بوونێک وایە جۆرێک لە بارگاوی بوون وایە بۆ سەر لە نوێ دروستکردنەوەی خۆشەویستی و ئاشتەوایی لە نێو کۆمەلگا لەبەرەوە بابڕای من یەکێکە لە پێداویستیەکان ینی بۆ ڕۆحی ئینسان بۆ مرۆڤ بەگشتی بۆ هەر هەموو کەسێک گفتوگوی زۆرەکەین وەکو جەژنانەیەکیش بۆی ئیتر ڕۆژی جەژنە و وەکو کاگازاتی ژووتی دەرفەتێکە و مرۆڤەکان هەستێکی خۆشیان هەیە دەچینە لای کاکە ڕەزا هەورامی کاک ڕەزا دووبارە جەژنی پیرۆز بێ لەم جەژنانەی بەڕێزێ ئەمە لێرەوە پێشکەشیکەین بە بینەرە عزیزەکانمان کۆمەڵێک بەرهەمی جوانی ئامادەیە پێم وا بێ چیمان پێشکەشەکەی لە ڕۆژی جەژنا چ پەیامێکت هەیە سەرتا سپاس بۆ مولایەک بۆ ستافە بەڕێزە و بۆ میوانە خۆشویستانەیە کە لەگەڵمانانە دیارە هەروەکو مامۆسایان ئاماژەی پێکرد جەژن بۆ خۆی هێمایەکی تایبەتی هەیە لە ناو کۆمەلگایە و هەمیشە ئەو دوو جەژنە لە نێو ئێمەیە لە نێو کۆمەلگای کوردیە هەمیشە دەور و ڕۆڵی گرنگی خۆی هەیە بەڵامی تر ئێستا بەهۆی ئەم بارودۆخەوە تقریبن ئێستا تا ئەندازەیەکی زۆر کەم کوردیا ئێستا بە تایبەتی تەنیا لە جەژنەکانە
ئێمە توانین تر سەردان یەکتر بکەین و کای کۆمەڵایەتی تۆخ بکەینەوە دواتر ئێستا یعنی تر طبیعەتەکان گۆڕاون یعنی جێقڵانمان کەم بۆتەوە بەرگی ئەمە شتە ناڕەحەتی و خراپی و نەبوونی و ئازارن ناکەین یەکسرە تۆرەین بەرامبەرەکان من ئەتۆرێنین ئێستا بەڵام جەژن هیوادارم ببێتەوەی کە ینی فاکتەرێکی باش بێ بۆ ئێمە بتوانین زیاتر لە ناخەوە لە ڕۆحەوە تون و تۆلێکمان پێوە دیار بێ شەڵا گۆرانێکی شەن گۆرانێکمان ئامادە کردوەی شەڵا توانین شیرینگیان ئێمە شیرینێک پێشکەشەکەین هەورامی و فۆلکلۆرە و پێشکەشی ئەوەیەکەین کە هەمیشە گۆرانی و شیعر و سرودەکان لە جەژنەکانە هەمیشە ڕۆڵیان هەبووە شەڵا ئەمەش بتوانین خەندە بخێنە سەر لێوی ئەو بەڕێزانە و تۆزێک لە خەم و ئازاریان کەم بکەینەوە. شير الياون شمال فاقلو سيتشيلية ينقلو سيتشيلية بيبتو بيهلانا ينبتو بيهلانا هواري قوه ديلية يعني هواري قوه ديلية يندل كلا كيرو يندل كلا كيرو ينجوش اسيايل اغجوش اسيايل ينشج داوا كيرو اغميلي جي يايل ينشج داوا كيرو شير الجان شمال أغميلي جي إحياء يغميلي جي إحياء أغميلي جي إحياء أغجس وروح جنة أغجس وروح جنة ينامي توبيرا ينامي توبيرا ينتكينا من ينبغي سيرا ينبغي سيرا أخبي بالسيرة بەڵێ دەست خۆش کاک ڕەزا مام ڕەوشت جەژنی پیرۆز بێ زۆر سپاس دەمەوێت سەرنجی بەڕێزان لە پەیامت لە ڕۆژی جەژنا و هەروەها وەکو شاعیرێک خامەڕەنگینێک جەژن لە ناو ئەدەبیاتی کوردی و جیهانی شعر و بێگومان هەموو هۆنراوانەشکەوە ئەوتر لە پێشا دیسانەوە یانی لەسەر کاغەز و قەڵەمەکان و لای شاعیرەکانەوە ئیلهامی گرتووە. دەست خۆش بێ بەناوی خی گەورە جەژن لە ئێوە و هاوڕێیان و بینەرانی بەڕێز پیرۆز بێت لە هەموو لایەک. طبعا پەیامی جەژن هەر جەژنە پیرۆزەیە جەژن لە هەموو لایەک پیرۆز بێت بە خێر و خۆشی و دڵی کەس عادز نەکردو خۆشی ئەگە کرد بێتمان جەژنیان پیرۆز بێ نەمان کردوێ هەر پیرۆز بێ. ڕاستی بۆ ئەم بەرنامەی ئێوە من سەیرێکی دیوانە کوردەکانم کرد بە تایبەت دیوانی شعری کلاسیکی کوردی بە مەبەستەوەی بزانم شاعرانی کورد شاعرانی کلاسیکی کورد بە تایبەت چۆن بەر شعر کەوت بەر جەژن کەوتون
چۆن جژنیان کردووە بە بابەت لە شعرەکانیانە یعنی نقطەیەکی سەیرم تێبینی کرد سەیرم کرد یعنی ڕاستە جژن ڕۆژی خۆشیە وەنیە قبێ وابێ بەڵام شاعرانی کورد هەمیشە یادەوریەکی خەمگین لە ناو شارەکانیانە زاڵ ئەبێ ئەگاتە خوێنەران سیر بوو یعنی تۆ دەی ئەم مناسبەیە ئەەکەی بەچی ڕۆژی گەشانەوەی پشکۆی خەم ئیتر من تێ نەگەیشتم طبعا بۆچی زۆربەی وایە یعنی ڕەنگە خوێندنەوە ئەوە بێت مامۆستازات لەبەرەوەی کۆمەڵاسە ڕەنگە ئەو نقطەیە دواتر ئەگەر قسەی لەسەر بکە باش بێ هەموو شتێک دژەکەی خۆی لە ژیانە هەڵگرتووە ینی خۆشی خەمی هەڵگرتووە لە ناو خۆیان مەسەلەن ئەمیش وایە ینی لە کاتێکا کە ئەبێ لەسەر خۆشی بوەستەی خەم خۆی قوتەکاتەوە هەستەکەم مامۆستازات ینی جژن ڕاستە پنتێکە وێزگەیەکە هەر خەڵک هەرچی لە دڵیایەتی ئەوەیەتە دەرەوە یعنی ڕەنگە کەسێک هەبێ خۆشی زاڵ بێ خۆشی سەرەکە کەسێک هەبێ چی بکە ینی خەمێ مەجبوریشە لە جژنەکە هەر بەیانی خەمی خۆی یانی تۆ سێکە ئەوانەی پرسەیان هەیە لە جژنا چیە بێ یەک پارچەم پرسەیە تازە ئەبێتەوە خۆی حەقە هەرچەند حەقە ئینسان بتوانێت کۆنتترۆلی خۆی بک لەو کاتەیە مەسەلەن خەم لە شوێنی خۆی ڕاگرێ نێڵێ هێرش بەرێتە ناو خۆشیەکانیش یعنی شتێکی باشە ئینسان ئەمە وا بکەین بەڵام ئیتر ئینسان زۆر جار لاوازە لەوەی خۆی کۆنتترۆل نمونە لە شەری کلاسیکی هەنێکم مێنا باسی جژنەکە بەڵام نەیانتوانیوە خۆیان لە خەم وەلانێن وەلا تۆ سیرکە نەدی مەڵێ بۆ ئەم جەژنە چ خەمێکم لە بەرکەم خەڵکە گەڕێ جلی جوان لە بەرکە جلی جوان ئەدورێ لە بەرێک ئەمەڵێ بۆ ئەم جەژنە چ خەمێکم لە بەرکەم بنێو کوچەی کام ئازارا گوزەرکەم کوردی ئەڵێ چی عفو فایق بەکەس ئەڵێ جەژنی من گریانە ئەمڕۆ محنەتە جەژنانەکەم بەرگی من جەور و جەفایە شیوەنە سەیرانەکەم دڵکە ناخۆش بوو برادەر جەژنی ئەو تەعزێیە هەر عالەمی شکایی بکە من بەستەیە گریانەکەم بەستەی ئەو بەستەی ئەو گۆرانی ئەو گریانە جا ناتیق ئەڵێ چی ئەڵێ جەژنە هەموو عالەم خەریکی بەزم و ئاهەنگە لە خەڵوەتخانەی خەمدا من نەبێ کە دڵم تەنگە یعنی دیسان نەیتوانیەوە لەوێش مامۆستازات وەڵام هەر لێرە ڕابارات بگرین مام ڕۆژ لێرە یەکسێمە لای تۆ کاگازات ینی سەرنجی ینی من دام نبوو لەسەرەوە قسە بکەین زۆر جار لە جەژنا ئێمە مەسەلەن نامانوێ بچین بۆ لای فلان کەس عیزەتی نەفسمانی ڕێگەمان نادەڵێ بچووگە بینەوە زۆر جار ئەمە چین ئەوە ئەکەین زۆرم پێ خۆش بوو بۆی بیرم دەچێتەوە ئەوە سەرنجی تۆمەوێ بەڵام بۆچی بەم شێوەیە ینی ئەمە چۆن ئەم بابەتانە بینی جوانە خۆی ئەوەی کاگڕۆشت ئەڵێت خۆی ئەمە هەر فەلسفەی کانت هەیە هەموو شتێک دژەکەی خۆی هەڵگرتووانی لە ناخەمە هەر فەلسفەی کانت هەیە وەکوشی کە ئەفەرمووی یعنی بۆچی ینی خەڵکێک عیزەتی نەفسی قبول ناکات ئەمە پەیوەندی بە بیرکردنەوەی کۆمەڵایەتی کۆمەلگەی کوردی و هەیە لەبیر نەچێت کۆمەلگەی کوردی کۆمەلگەیکی تەقلیدی دەمەرجیرە لەبیری نەچێت ڕاستە مەسەلەن ئێمە هێشتاتیامان ئاماوە نەکێشتاتیامان ئاماوە هەمان ئەو زاچیرێمان هەیە ئێمە هەندێک لە پەندی کوردی هەیە من زۆر جات لەسەری ئیستم کردو وەستاوم گزارشتە لەوەی کە بۆ نمونە چەند ئێمە ئەو حاڵەتە جوانانەمان هەیە لە جەژنا چەند دەستەواژە و شتی جوانمان هەیە کە ننکمان بە پیرمان مەسەلەن بۆ نمونە خەڵکە بە تەمەنەکانی ئێمە وەکو مەسەلەی جەژنە پیرۆزە بەکارێن و ئەو شەی گردن ئازایی و ئەو شانە کە هەمووی وەکو یعنی چەسبووان لە بەرامبەرەوە ئێمە کولتورێکی تایبەتیمان هەیە کە ئاڵێ گەر دەرزی پیاکردی سوژنی پیاگەرەوە لەبیری نەچێت یعنی بە حقیقت تا ئێستاش لە کۆمەڵگەی کوردی لەسەر و بنەمایی شەگەن ئێمە ڕاستە یعنی ئێستا فۆرمێک هاتوونێتە ناو شارەوە ئەو زاکی جەژنە خۆشەی جاران ئێستا هەان زۆر گلەیەکەن ئەڵێن وەڵام مامۆستا جەژنی ئێستا وەکو جاران نەماوە نەخێر جەژن هەمان ئەو جەژنەیە ئەو زەمەنە هەمان ئەو زەمەنێ بەڵام ئێمە واتای پێ بەخشین ئێمە چیەکەین ینی بە حقیقت ئێستا من تێبینیم کردووە لەگەڵ زۆر خێزانە قسم کردووە هەندێک خێزانمان هەیە ینی لە زۆر گەڕێکی شاری سلێمانی خۆی لەو خۆشیە خۆی ڕاکات وەکو شتێک ینی هەڵیەت لەو خۆشە مەسە چیەکە بۆ نمونە باخی هەیە چواردانە ڕۆژ ئەو لە باخەکەی بڵین بۆ نمونە کەنار ئەمە زۆرە لە کەنار گیرکردن وایە تۆ تێکەڵاوی خەڵک ئەمە بیرەوەری بۆ مناڵەکە بەجێ نایڵێت ئەمە مناڵەکە لە ناو زاکیری ئەوە جەژنە پیرۆزەی تیان نییە وەکو ئێمە نییە کە لەگەڵ با پیرمانە بڵینە چوین بۆ مزگەوت و دوای جەژنە پیرۆزەکە هاتیتەوە لە کۆڵانەکە بڵین نقڵکۆ کردەوە و دەموچاو دەبینی دەموچاوی گەش و جوان مام ڕۆژیانی شتێکی زۆر هینەیە یعنی ئێستا ئەمە
ئەڕاتەوە لە باخەکەی خۆیان خۆی قفەکە لێرە و ناتەغەڵێ ئەوە منم لە خەڵوەتخانەکەم با من پەیامەکەش تاپ ینی مەرج نییە من کە ئەڵێم ینی خەمم زۆر بەرچاوکەوت لەو شعرانەی کە باسی جەژنەکان مەرج نیە هەرتە ناخەمە بێ بەڵام من وەک عەرزم کردن چی لە دەرونی ئەو کەسابێ زیاتر ئەوە پێشەکەی ئەوە سەرەکە مەسەلەن ئێمە باسی خەممان کرد هەیە باسی خەمی باسی شۆڕش ئەکا مەسەلەن لەو کاتا خەمی گەورەی ئەو خەباتەکەی شۆڕشەکەی هەیە غوربەتە هەیە مەسەلەن ئاواتر یعنی هەیە عشقە هەیە عشقێک سەر دەرەکان لە جەژنە ینی جەژن ئەبێتە بەهانەیەک بۆ وتنی ئەوەی کە لە ناخەیەتی جا مەسەلەن حەریق لێرە غوربەت سەرەکە مەسەلەن ئەڵێ چی لام عیدە بەعیدم من لە دیداری ڕەفیقانم خوداسا تۆ قەریبم کەی لە خوانی وەسڵی یارانم ئەمە لێرە مەسەلەن باسی غوربەتی کرد هەیە عشق و خۆشەویستی سەر دەرەکە هەیە وەکوتم ئیتر بەو جۆرە ینی خاڵێکی جوان بوو ینی جەژن لە لای شاعرانی کورد هەمە ڕەنگە ینی جەژن دەرفەتێک بۆ وتنی ڕاستیەکانی خۆی وتنی ئەوەی کە لە ناخی بووە مەسەلەن ئیتر سواقی بۆیەی کردووە ڕەنگی کردووە خەمەکەی ڕنگ کردووە بە ڕەنگی جەژن دووریەکەی ڕنگ کردو بە ڕەنگی جەژن مام ڕۆشتێکی زۆر جار بۆ نمونە گۆرانی بێژێک دەیەوێت شتێک لەسەر جەژن بنووسی ئەڵێ بابزانم شاعر کلاسیکەکان چیان لەسەر جەژن تو ئەو هەمان شت دەکاتە گۆرانی لە کاتێکان ناوەڕۆکەکەی زۆر زۆر حەزینە بالفعل وایە بەڵام لە بیریشمانەتە هەیە بابەتی جەژنی وەکو خۆی مثلن مەولەویەکە کە لەو شاعرانەی کە زۆر جوان تەوزیفی مەسلەی جەژنی قوربانی کردووە ئەگەر فرسەتێک هەبوو لە بەرنامەکە من باسی یەکەم شعرێکی هەیە قوربانن جەژنن شادیان یعنی زۆر جوان هاتووە مەوزوعی جەژنی تەوزیف کردووە لە شعرەکەیە مەسەلەن بە خۆشەویستەکەی ئەڵێ وەرە تۆ منیش کە بە قوربانی با منیشێکێک بم لەو منیش قوربانی بم دوای پەشیمانی شەبێتە ئەڵێ وەڵا بۆ قوربانی ناشێن چونکە من خەلەلم تایە کەم و کورتی مەوەک چۆن ئەگەر حیوانێک مەرجی قوربانیم تیانی زۆر باشە کاک ڕزادەمێ زۆر بە کورتی چکە حەزمانە لێ ینی بەرەمێکی ترێت گوێمان لێ بێ ینی بۆ بینەرانیش پێیان خۆشە و ئاوازە خۆشە تووشی گرفتانە بن لە ڕژاردننی ئەو با بڵێن بابەتی جەژنە زۆر لە جەژنا شتێک گەڵی بەڵام ناوەڕۆکەکەی ڕەنگە خەمبارانێت ئەگەر مایکەکەت کاک مادام من لە کۆمەلگای کوردیە مادام پەروەردەیەکی تۆکمە و ساخ دروست نەبووە بۆنەوەی تازە بیرکردنەوەیەکی کۆنەکان بیرکردنەوەیکی باشیان تازەکان ئێستا بیرکردنەوەیەکی ناجیریە کۆنەکان نەهاتون ڕتمێکی تازە دروستکەن ببەخشن بە نەوەی تازە نەوەی داهاتوو تا بزانێ جەژن چییە خۆشی چییە ئێستا ئێمەوەمان لێ هاتووە بۆتە پلەبەندی کراوە بەشێک لە خەڵکی لە کۆمەلگای خۆمانە ڕقی دروست کردووە ئێستا ڕقێکی کۆین لەگەڵ برادێکی خۆیان هەیە کە جەژن دێت ناچێت بەدەمیەوە تازەی کاتەوە پڵێ بە ئەم ڕقە بکەم بە خۆشەویستی بە ئەم ڕقە بگۆڕمەوە بە جوانی هاو ڕقەی بۆ ماوەتەوە چەند ساڵە مەسەن لەگەڵ هاوسەیەکیان لەگەڵ برایەکیان لەگەڵ خاڵۆزایەکیان لەگەڵ هاوڕێکی خۆیان مەسەلەن نەیتوانیوە ئەو ڕقەی تر بخاتە ژێر چاڵ و کە جەژن هات یعنی دووبارەی کاتەوە کە جەژن هات خۆی پەرفێکت کە تازە بێتەوە لەگەڵ جەژنەکەیە بەڵام بەداخەوە شڵا جەژن دەرفەتێکە هەمووان بتوانن ئاشتەوایی بکەن بەرهەمێکمان پێشکەش بکەی ئەگەر بەرهەمەکەت بەرزەکانەکەین و بە هەموو ستاف و کەناڵ و بیسەرانی بەڕێزی خۆشەویستی شکاوانی ئێستا هەرامی بۆمانەڵێ کاغازادیش بۆ خۆی تر زۆر باشە بخرازينا
باغچەنی گوراڵە شاکریا دیڵی واڵ بەدۆز ئاواتمی بڕیان ئاواتمی بڕیان گیان ئاواتمی بڕیان دەستۆش خۆش بێ زۆر سپاس مام ڕۆژت بە کاگازات باسی لەوە کردوتی جەژن هەر جەژنەکەی جارانەوە ئەوەی ئێمە بڵێن گۆڕاوین و ینی تەفسیرێکی جوانی جژنی کرد من لەم گۆشەی خۆمەوە لەسەر لا بەم جلوبەرگە جوانی هەورامانوانی بەڕاستی ڕێککەوتمەوە بیری مناڵی خۆم و کاتی کە ڕەحمەتی کاک هەمالی باوکە کە پیاوێکی زۆر زۆر خۆش بووە ئەوانەی کە هیناسن دڵنیام زۆرێک لە مەنتیقەی ئەم ناوچەیە دێناسێ لە ڕۆژی جەژن ناچی یادگارێکی خۆشی لەگەڵ باکوێت چکە بەم فەیسە ئێستا زۆر لەوەچی ڕۆحی شاد بێ بەتابە ڕۆژی جەژن هەمووشە یادگاری خۆشیە بوو باوکم قسەی خۆش بۆ قسەی لەسەر زاری خەڵکی منتیقەکەی هەریەت و ئەڕوا یاگازات جا من گەر لە بیرم بێ ئێستا قسەیەکی گەرمەوە بەس پێش ئەوە سێ چوار کەس ئەڵێن کاک حەماعەلی دوێنێ بە قسەیەکی تۆ زۆر زۆر پێکەنین ئەڵێ کامە بۆ قسەیە ئەڵێ فڵانە واوتوەڵێ وەڵا بە ناحەق پێکەنیونەوە قسەی من نییە ئەمە زیاتر لەم زیاتر پێکەنیون بەس بەداخەوە من هوەری گێڕانەوەی قسەی خۆشم کەمە لاوازە هەر لەگەڵ مامساسادیشە یادگاریەکی خۆشم هەیە ئەویش ئەو معلوماتێک نوێ دەیە بە کاگازات دوای هەرێ گەرمنەی گەرمەوە باش باوکم ڕەحمەتی کاگ ئازاد زۆر بینی لەگەڵ ڕۆتینیات هە نەبوو زۆر یعنی ئەوە نیە ڕۆتینیاتی شتەکان و مەسەلەن تەنانەت جەژنیش
ڕەنگە وەکو ڕۆحیەت لەگەڵ ئەو جواب و بێ حەزی پێ کردووە و شتانە بەڵام بۆ لەم دوایەوە بابەتێکدا هاتەوەنی خەڵکی مزگەوت بەڕیز ئەبێ هەمووی مەرحەبایی یەکتر بکە و چاکوچۆنی بکە ئەمە لەم دوایە داهاتوە حەلەزۆنی بوو مەسەلەن هەر لە مەلاوە دەستی پێکردتر ئاوا یەکەوتەوە شوێنێک ڕیزەکە چۆڵە بوو کشت و کاڵ ئەبواە تا دەرەوە باوکیشم زۆر تەحملی ئەم شتانەی نائەکەن بیرمە جەژنێکیان من مەسەلەن زۆر لە هین بووم باوکم لە پێشەوە بوو لە دوای منەوە بوو یعنی دوو ڕیز لە دوای منەوە بوو باشە من لە پێشەوە بووم ینی بە هەموو حسابێکە بواە من پێش ئەو تاوا بوومایە بچمەوە ماڵێ لەسەر سفرەکە دانیشتمای ئەنجا باوکم ڕەحمەتی بەهاتایەتەوە وڵات مەرحەبایم کرد و چوم سەرەکەم باوکم دانیشت و نانەخۆ وتم بە حسابە من دوایتەوە وتی پورە من هەر ڕیزێکمە کرد و سێ ڕیزمە پەڕان سێ ریزمە پەڕان تااقەت یەم شتانەم نەبوو دوای ئەیان بینم تااقەتی ڕۆتینیاتی نەبوو ئەڵێ وتیبی لە ڕێزەکە پیاوێکی سێم حەمە وتیبی هەمە علیمە ڕەوتێتی نۆرە برێژ لە ئیسلام هەیە نۆرە بڕێ کردن ئاجارێکیان مزگەوتی ئەحمەداوە دروست کراوە ئەوە نیە سەقفی تێکەی سەقفیان تێکردو لەو کاتا هەور بووە کاغازان بەهار بووە هەور بووە ئیتر یعنی بۆن و بەرامەی باران هاتووە ئەویش لەسەر بانەکە شێلاوێتی لەگەڵ ڕەفیقێکا بە ناوی سێم حەمە شێلاوێتی وتێتی خوایە ڕەحمکەی مزگەوتە و ماڵی خۆتە و باران نەبارێ ئیتر هەرو هەورەکە تونتری کردووە چێتی دوعای تری کردوتەوە سێم حەمە و دوعای کردووە هەورەکە ئەوەنێتر نزم بۆتەوە باران باریوە ئەتە دەستی کردووە بە باران توێتی کورە سێم حەمە و ماڵی خۆیەتی ئەمە حەقمان چییە وەڵا برا حەزەکە بیر بخێت ئێمە حەقمان چییە ڕۆحیان شاد بێ ئیتر جیلێکی خۆشیان خۆشکەر ڕۆشتن ژیان خۆشکەر یعنی بەڕاستی محیبەت کاگازاد ینی زۆر خۆش بوو لە ماڵی باپیرەمە بووم باوەڕکە دابشکردنی ئەو نوقانەی کە هەبوو ینی ئێستا بیری یەکەمەوە تەسەورەکەم لەوانەیە 500 بۆ 600 کەس ینی لە دەرگای یابێت 600 دانەزار من تەوقەم لەگەڵ خەڵکا کرد بێت و پیخوام بارێکە خۆم بارێککە مەسەن لەم ڕۆژانە ئەو گەنجانی ئەمە گلەی یەکەن ئەڵێن وڵا کاکە خەڵک نایە بۆ ماڵمانیان گلەی ئەم جۆرە پیاوانەی زوو خۆشان کاگە ڕۆشت خۆشان هەر ینی حقیقت ئەویان ئەوەی هەبووە کە بێن بۆ لایەن لەبەرەوەی خۆیان بەو ئەرکاستاون ینی خۆیان ئەو جوودیان کردووە لەبێ بەرامبەرە یعنی بە حقیقت ئەو بەرژەوەندیان ئەوان پەیوەندیەکان بەرژەوەندی نەبوو بەس ئێستا تەسەورەکەم بۆیە ئێمە وین ئەو زیاتر پەیوەندیەکانمان زۆری بەرژەوەندیە زیاتر یعنی ئەو کاگازاد من ئەمێ لەوە ئەوە لە بەڕز بپرسم ئەگەر پۆلەتمەندیەک بۆ کۆمەلگا بکەین کۆمەلگا مناڵ لاو اینجا گەنج اینجا 25 بۆ 30 جیلێکی باشی پیریشە بوو یعنی نازانم بۆ ناوچەکانی کوردستان بەڵام من دەڤەری گەرمیان ناوچەی هەورامان و بە سلێمانیشەوە و بەشێکی هەولێریش زۆر گەڕاوین چوونێتە ناو خەڵکەوە ڕێژەیەکی زۆر پیر نەماوە یعنی پیرمان لە کۆمەلگان ئەمە چ گرفتێک دروستەکە لە دروستکردنی پەیوەندی و کۆمەڵایەتەکان ئەو عەتف و خۆشەویستی یعنی نەمانی پیر والله پیر نیە زۆر کەم بەتاکید ئێستا من حقیقت ینی ئێمە یەکێک لە هەتا لەو فاکتەرەکان بڵین بۆ نمونە هەتا لە بواری بابەتی گەشەپێدانە یعنی یەکێ لەوانە ڕێنمایەکانمانەوەیە بێت تۆ ینی لەگەڵ کەسێکی بە ساڵاتچووی سەر و هەفتا ساڵ ڕۆژانە ینی کۆنتاکتی هەبێت ئەمە زۆر مهمە هەتا بۆ ئەزمون وەرگرتن بۆ جێڕانەوە بۆ چیرۆک بۆ پەیوەندی کۆمەڵایەتی بۆ ئەوەی کە تۆ بەهای کۆمەڵاتی ئەمەیە کە تۆڵی بەها ئەو بەهایە چۆن نقڵە بێت ئەو بەها خۆشەویستیە ئەو ئەزمونەی کە ئەوان هیانە ئەو ممارەسەی کە هێنانی من سەرنجماوە هەر کەس اعتیمادی نەکردی بێتە سەر ئەو بەهایانە سەرکەوتو نەبووە لە ژیانی خۆیان من ئەڵێم هەموو جارێگەڵێم ئەوەی پێش خۆمان کۆمەڵە بەهایان هەیە هەندێک بەهای هەیە معنەوین ئەم بەها معنەویانە بۆ ئێمە زۆر پێویستن یعنی هەندێک بەهاش جێگەی تێبینین بڵێ ئەو بەهانە لەبەرە ئەو بەهانە بۆ ئێمە هەتا ئێستا لەو ماڵانەی کە زۆر خۆشەویستی تایە لەو ماڵانن کە بە ساڵاتچووکی تایە ئەوەیمە پێڵین بەسەن ئافرەتێکی بەتەمەنی تایە 8 ساڵا کاگاوانەکە مەسەن لە دەوری کۆوانەیتر ینی ئەمە خێزان کۆ ئەکاتەوە بەجددی خۆشەویستی و مححبەت لە ناو ئەو جۆرە خێزانانەیە کە خێزانی گەورن ئەمە لە کۆمەڵاسیە خێزانی گەورە پێکاتوە لەوە کە باپیر نەنک مەسەن بۆ نمونە دایمەن تۆ دڵێکی لایەتی یعنی خۆشەویستی اینجا زۆری ئەو تعاملی ئەو کە هەیەی ئەو یەکێک لە هەرە فاکتەرەکان ڕەنگە کاگە ڕۆشت خۆی لە بواری چیرۆکە ئیش بکە مەسەلەن بۆ نموناوان ئەو کەسانی کە بیرۆری خۆیان نەژێرنەوە زۆر جار باسی ئەو چیرۆکان ناکەن باسی ئەو یادەوەریان ناکەن کە بە سەڵاتچۆکان جێڕاهێنێتەوە بەجددی ئەمە کاریگەری هەیە تا لەسەر دروستبوونی بەس ئێمە جاری کەسمان یعنی ئێمە جیهانی تەکنۆلۆژیاوەی لێکردوین بە حقیقت لەگەڵ ئەو ئەمڕازە بێجانەیە
ئەو هەست و نەز بۆ لەگەڵیا بووی فەقیانەگەڵ کردووە ئیشی کردووە بێگومان ڕۆژی جەژن دەرفەتێکە ڕەنگە زیاتر بینەرانیشمان پێیان خۆش بێ تۆزێک خەندە لەسەر لێویانیان بێ من معلوماتێکم لایە تۆ زۆر حەزت لە چایە لەگەڵ کاگڕەوەشی شەر نیش ئەو زانمەوەی زۆر حەزی لە چایە وەختی کۆ لە ڕۆژنامە بن پێکەوە ئیتر بەسەرا بێت تۆ ئەچی چایەنی بەس چاکە نایەنی بۆ من بزانم بۆ ئەو ڕۆژە تۆ چاکە نایەنی خۆ بیگەڕی تۆ یەک ماڕۆژ تۆ مامگەڕ بیرم نییە بەس عادەتەن خۆ دەزانی ترێمە ڕۆژنامە نووس یعنی من ئێستا هەشت منووسی جاریوە هەبوو 5 سامەگر بەسەرە بەجددیەوە ئەوە بڕیارمانداوە لە ڕۆژی جیهانی چای ئەو یادە بەرز ڕابگرین ئێمە چا ئێتر دوای نان خواردن ئەچوینە ژوورێکی چۆڵ کاتی چامان بوو ئەیتر یادی بەخێر کوڕێک هەبوو ئیشی چای بۆ کردی ناوی کاکهەردی بوو ئەگەر ئێستا ئەیبینێ احتراممان هەیە بۆی کاکهەردی ئیشی چایە کرد کوڕێک بوو یاری ئاسنیشیە کرد بەقوت و ینی بەخۆ ئیتر ئەچوین چامان هێنا و ئێمە بەجیا چامان هێنا و ماتڵمان ناکرد تاوەکو چا بگێڕێ ئێمە خۆمان من و کاگازاد دەچوین چامانە بردو لە ژوورە ئەمان خواردەوە ئیتر کاگازاد ئەوت مەسن هەموو جارێ منی ئەنارد بۆ لای ئەوەی تۆ بڕۆ چابنە تو مەز هەستەکە شتێک هەیە ئەوتم کاگازاد ئەم ڕۆژسەرەی تۆیە ئەبێت تۆ بچی چابێ وتی باش وەڵاچوو بەخۆشی چوو ئەو دی و هاتەوە ڕەنگی بزرگا بوو وتم کاگازاد چی بوو وتی کوڕە بابە وەڵا چوومەتە ژوورەوە دوو بتڵی پڕ لە غازی هێنا و ئاوە تەمرینەکە تەمرینی لە جوانیە کرد وتێر نموێرا وتمە چۆنی کاگەردی هاتوومەتە دەرە ئەترساوم ئەوە بتڵەکەم پیاکێش وەڵامان بۆ کاگەردیە من نایناسم دەستان خۆش بێ با و دەرفەتەمان زۆر نییە ینی بەڕاستیمەوێ سوود لە کاتەکەەوە بینین کاک ڕەزا ئەگەر بەرهەمێکی ترت هەبێ هەر بە مۆسیقاوە موسیقامان حاضر کردووە هەرچێتەوە سەر تاویەکەی کە شاعرەکان بەیان بۆ بۆی شاعر هەر جەژن هات بە مخفەت دووارە لە کۆتای خەفەتەکانی شەر خۆشین نوێ بێتەوە و دەستخۆشی بۆ شاعری هەزناسکی ڕۆژهڵاتیش خەمیار هەورامی و دەستخۆشیش بۆ کاک ئەحمەد کەریم کە ستافی ستۆدیۆی پەیام کە ئەرکی لەگەڵ کێشای ئەمڕۆ بۆ تۆمارکردنی ئەو گۆرانیان دەستخۆشی لێ یەکەم لێرەوە بابیرمان نەچێت دووشەڵا دەست پێکەین بە گۆرانیەکە وەختێن دەسووایە و گەڵام ئاما سەمام بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ بەشکەم بە سیحر و ئادەسا گەرمی وزی شار و جەسێ تاکەی بە تاسۆ دیڵەنی هەر سەوچەمام بورێ مەلێ هەر سەوچەمام بورێ مەلێ چن میوەدەیمە و سەرکەلی داخی مۆرۆ تاب و شەرام چن میوەدەیمە و سەرکەلی داخی مۆرۆ تاب و شەرام چانەی زیاتر پەی دیڵێم من تاسەما بورێ مەلێ من تاسەما بورێ مەلێ من تاسەما بورێ مەلێ زانی کە موسیقی خەمێ وەختا بۆ ڕیشە و دڵی ساز و خەزاڵنی دوورجە تۆم حرماتەما بورێ مەلێ ماچانی پام یێز عاشقام ئانەن پەڕابی تاقەتی
بڕیان جەیاری پەوکەتین خاتر جەمام بۆرێ مەلێ خاتر جەمام بۆرێ مەلێ پایزەن و تایانەکێڵ سەردەگەڵام باسڵ کەرۆ من بەخشە و دەنگ و گەڵای چنورکەمام بۆرێ مەلێ چنورکەمام بۆرێ مەلێ جوانتر و دەنگێکی یعنی بەقەد هەموو لە دڵەوە ئاڵێ لە دڵەوەی مێش هێورە کاتەوە ها کاگا زۆر 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 باشە دەرفەتم زۆر کەمە کاگەزا دەمێ لەم لەمەی کە ئێمەلات کۆتا پەیامەد ینی لە ڕۆژی جەژن بەڕاستی ڕەنگە وەکو تاکێکی ناو کۆمەڵگا ئێمە چۆن ئەم دەرفەتە بقۆزینەوە ئیتر ڕەنگە چ بچین بۆ شوێنێک و بینەوە کەس نەڵێ بۆچیەڵی جەژنە فرسەتە ئەم دەرفەتە چۆن لە دەستنێ دووشت زۆر مهمە بڵین بەتایبەت لە خێزان ئێمە زۆر جاریانی بە حقیقت ڕوبەڕوومانە بێتەوە مەسلەی خێزان حتا تەنانەت خۆش ئەگەر مەزاجیشە نەبێت لەبەر خاتری ئەو مناڵانی کە لەنا ئەو خێزانایە ئەو جویانی بگۆڕە بە جدیمە حتا کێشە لەگەڵ هاوسەرەکەی هەیە ئەو جویانی لەبەر قوربانی مناڵەکانە ینی خۆشگوزارینی بۆ دروستکە زۆر مهمە دووەمیش ڕووی خۆش زۆر مهمە لەگەڵ پێدانی جەژنانە بە کەسە نزیکەکان کە قەت لە بیرەوەری باوە کەم جار لە بیرەوەریە دەرەچێت ئەگەر ئێمە ئەم بەهانانی شتی زۆر کەمە ینی بە حقیقت لەگەڵ دەستەواژە ئێمە ئەین چەسبی بینی تاگەکانی کۆمەڵگە بریتە لە بەکارهێنانی دەستەواژەی جوان ئەوانەی کننمان کاتی خۆی بەکارهێناوە ڕووسوربی بێمزەڕەتبی بە کەیفی وەرەخوا مبارەکیکە خوا لە هەموو لایکی قبولکە زۆر خۆشە کە تۆ لە دەرگای تۆ دراوسەیەک هەیە ماوەی 10 ساڵە دراوسێتە حقیقت دەرگای ناکەیتەوە ێ باشە زۆر جار پێمەڕانی کاکە خۆ هەر نوقڵەکاڵی ئەوە شەر باشە من هەر بۆش رازیم بەوەش رازیم کە دراوسەکە بێ جاری وایە لە جەژنان ئاڵێم هەر زۆر چاکە بچۆرە بەردەم ماڵەکە لە دەرگا بە نوقڵەکەشان نەگری هەر کە خوا مبارەکە لە هەموو لایکی قبولکە ئەمە زۆر مهمە زانی قەیچەکە مەرج نییە هەردە بەڵام ئەگەر لە خۆی کەسێک هەبێت لە کۆڵانەکەیان نەخۆش بێ بڵین بۆ نمونە ینی بۆ جەژنێک بۆ ئەو جەژن چی دانیشی پێنجەق ئەمە باشترە یعنی ئەوەش هەر بمێنێ هەر باشە بە حقیقت ئەمە سیمای جەژن لەناو کۆمەڵگەی کوردی ینی بروس پێەیە کە ئەمە ضرورەتی کۆمەڵگەیە و بەهایە نەقڵە بێ بۆ مناڵەکان و خۆشەویستی تیا بەرجەستا ئەبێت ئەبێتە هۆی ئەوەی کە کۆمەڵگە ینی تا ڕادەیەک ئەوەی کە هەیەی بڵین بۆ نمونە بەرجەستی بکات زۆر باشە دەستی خۆش بێ بۆ بەرهەممان ماوە کاک باش ما ڕۆژکەواتە زمانی ئەدەبیاتی ڕۆژ مامۆستاجلال باسی ئازاجلال باسی شتێکی زۆر خۆشی کرد و گەرم و گوڕێ زمانی جاران بە ساخەو بم بە قوربانە بم میانزەڕەت بێوەی بی بوەرە دانیش ئێستا هەمووی سڵاو و کەلامەکە بۆ بەهایەک و بایەک ینی لە زمانی شعر لە زمانی بازار لە زمانی قسەکردن بەتابەت لە بۆنە جەژنەکانە شوانەگەر لێم ببووری من حەزەکەم یعنی پێش ئەوە مادام ئەخیر قسە بێ و ئێتر دەرفەتمان کەمە بینەرانی شتێکی زۆر گرنگ هەیە ڕووەکەمە دایک و باوکان ڕووەکەمە بینەران زۆر گرنگە بەلای منەوە گرنگە حاکەم لە قسەکەی ئازاد جەلالە وەرگرتکەوتی یادگاری دروستکەین داوا بکەین دایکان و باوکان یادگاری بۆ مناڵەکانیان دروستکەن مرۆڤ یەک پارچە یادگاریە ئەوانەی کە ئەچنە دەرەوە ئەوانەی کە چنە دوورە وڵات تەنها یادگاریەکانن ئەیان بەسێتەوە بە نیشتیمانەوە بە خاکەوە هیچ تر نییە مرۆڤ ئەگەر گەورە بوو یادگاری نەبوو یعنی زۆر ئاسان هەڵەکەندێ زۆر ئاسان ئەتوانێت دەستبەرداری بەهاکانی خۆی بێ زۆر ئاسان ئەتوانێت ببێ بە کەسێکی تر ببێ بە ینی هەر بەناو کورد بێ هەر بەناو مەسەلەن ئەم ئاینێکی هەبەیان هەر ئەوە لەبەرەوە زۆر مهمە دایکان و باوکان لەم مناسبەتانە یادگاری بۆ مناڵەکانیان دروستکەن با گۆرانیەک ببێ بە یادگاری بۆیان بە هاتوچە و پەیوەندی کۆمەڵاتەکان بە یادگاری بمێنێتەوە ئێستا بۆچی ئێمە ڕابردوو جوانترە تا ئێستا خۆ ئێستا ئاسانکاری ژیان زۆرترە خۆ ئێستا وەسائلی خۆش گوزەرانی زۆرترە ئەی بۆچی ڕابردوو پرشنگداترەوە ئێمە یادگاریمان هەیە چۆن بیکەن با دەستی مناڵ و با نەخەون هەتانی وەڕۆ بە لە جەژنا بچن بیرەوەری خۆشیان بۆ دروستکەن بچن بۆ شوێنی خۆش دڵخۆشیان کەن بەنچکلێتێک بە دیارەک بە سەردانی ماڵە خزمەکانیان بە سەردانی خۆشەویستەکانیان
بە ئەمە بێتە یادگاریە لە گەورەیە بیان گەشێنێتەوە لەبەرەوە مناڵ بە یادگاری گەورە بێ زۆر مشکیلەیە من زۆر جار لەناو ئۆتۆمبیلەکەیە لەناو سارەکەیە کە مناڵەکانی تایە کۆمەڵی گۆرانی زۆر دووبارەکەمەوە کاگازان گۆرانەکانی مەزەری خاڵقی مەسەن زۆر بە تایبە زۆر دووبارەیانەکەمەوە لە شوێنێکی خۆشە لەبەرەوە چی لەبەرەوە یادگاری بۆ دروستکەم بۆ ئەو مناڵە مناڵی ئێستا هەمیشە گوێ لە ئاوازی غەربی ئەگرێت ینی بەشی زۆری خانەوادەکانی ئێمە یعنی نازانن یادگاریان بۆ دروست نابێ ئەسڵەن ئەو یادگاری کە بۆیان دروستە بێ هیچ شوێنی ترە هیچ کوردی نییە ئاسای فەرمو ئەو کەسانی کە ڕوو لە ئێماکەن تووشی حاڵەتی لە بیرچوونەوە زۆر زیاد بوون هاڵن زۆر لە بشمانە بێتەوە یەکێ لە سەرەکانی ئێماوەیە ئەیان گەڕێنینەوە بۆ کۆڵانەکانی کۆڵینی بیرەوەریەکانی سەردەمی مناڵیان یەکێکی ترەوەیە ئەلبومەکانیان بۆ هێنینەوە ئەو ئەلبومانەوە بۆچی بۆ ناو یوتیوب بۆ ناو ئەلبومانی بۆ هێنینەوە تەماشایکە بیرەوەریەکانی خۆی ینی من خزمێکی زۆر ئەزیزمانەیە لە دەرەوەژەژ ینی عمرێکی زۆرە لە دەروتی باوکم کە التیزاماتی ئاینیشی زۆر نەبوو بەڵام هەموو جژنی ڕەمەزان و قوربانی گەڵی ئەسانیوت گوێ لە سەڵاتەکەی مزگەوتی گەورە بگرێن لە ئێستاش پێم خۆشە بێمەوە لە کاتی ئەڵاوە بەر و سەڵاتەکەی گوێن لێ بگرن لە کاتێکا خۆشی ڕەنگە زۆر هەموو کەسێک نەبێت کە تێبینیم کردووە هەموو کەسێک لە کوردستان ژیا بێت ئەگەر دینداریش نەبێت بۆ بەیانە کە ئەڵڵاو وەکبەرەکە حەزیلێتی ینی کامەت من بیر لە بیرەوەەکان ئەو ساڵانەی هونەرمەند عەدنان کەریم لە دەرەوە بوو جارێکیان هاتەوە تەنها بۆ ئەوەی لەگەڵ ئەڵڵاه وەکبەرە لە پەنا مزگەوتی گەورە بڵێ بڕۆم و ئەم یادەوەریە دووبارەکەم چەند خۆشە زۆر باشە لەبەرەوە باسی ئەدەبیاتت کرد مەسەلەن تۆ سیرکەم نالی چی دەقە گەورەکەی بادی سەبای لە شامەوە پێ ئەنووسێ یادەوەری کۆڵانەکانی سلێمانی یادەوەری شێهەباس یادەوەری سابونکەران یادەوەری سەرچنار یادەوەری شارە زوور تۆ سیرکە یعنی ئەگەر ئەم یادەوەریە نەبووە ئەو دقە نەبوو بەشی زۆری ئەدیبانی کورد کە ئەچنە دەرەوە دقە گەورەکانیان یعنی یادەوەرین ئەیان نووسێنەک خۆیان ئەگەی ناخۆ سروشتی سوید نییە ئەم دقەی پێنووسێ سروشتی جوانی پاریس نییە سروشتی طبیعەتی کوردستانە ئەویان پێنووسێ ئەو یادگاریانەیە زۆر بۆ باخێک و چوار ڕۆژ لەوێ بێت و مناڵەکەی لە جەژنانە بێت و ینی تێکەڵاوی خەڵک نەبێ ئەی چی یادەوەرێک بەجێ منە هیچ تا بینەنازیز هیوادارم دووبارە و سێبارە جەژنتان پیرۆز بێ من خواحافیزیتان لێکەمی جاچمە لای بەرهەمەکەی کاغڕزا وەکو کۆتا دەرفەت خۆشی قسە بکە و بەرهەمەکەشمان پێشکەش بکە ئێمەدەوارین ینی بەڕاستی خاڵێکی زۆر جەوهری هەموو ژانبا یادگاری بۆ مناڵەکانمان دروستکەین و هەروەها دووبارە جەژنتان پیرۆز بێ هیوادارین میوانێکی ئەم فاصلەی لێرە لەگەڵتانین ڕزاگران نەبوو مینگردنمان ئازاکەن جەژنتان پیرۆزێ لە خۆش و شادیان من زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئازاد جەلال توێژەری کۆمەڵاتی شاعیر و نووسەر کاک ڕۆژ محەممەد زۆر سپاس دەکەین کاک ڕزاگیان دوا پەیامی خۆت و بە بەرهەمەکەی تۆش خواحافیزی لە بنیارەکەین و لەم پڕگەیە سپاس بۆ هەموو لایەک هیوادارم هەر لە خۆشی و شادی و جەژنی جوانە بەسەر بەرین ئینشەڵڵا هیوادارم باوکان و دایکان ئەم جەژنە بە جیاوازتر ینی خۆیان نەدزنەوە نەخەون هەڵسن و ئەم یادگاریە جوانانە دووبارە بە ڕەنگێکی تر نوێی بکەنەوە ئینشەڵڵا هیوادارم ئەوە بێت هەمومان بتوانین ئەو بۆنەیە بەرجەستە بکەین لە ناخی خۆمانە ئینشەڵڵا کۆتا بەرهەمیشمان ئامادەی ئینشەڵڵا لە خزمەتان تا خۆ ئامادەکەی منیش دەڵێم بە بینەرانی بەڕێز لەم پڕگەیە لەگەڵتان ماڵاوەیەکەین و دووبارە جەژنتان پیرۆز بێت.
وشي وسيرانا يا رججنا يا نوشي وسيرانا جلدي لوي يا شعيمي مونا جلدي لوي يا شعيمي مونا بملي أوزل ينزل لداي بريدا تصرج يورو ينبلا مطوش كريدا تصرج يورو ينبلا مطوش كريدا شرشني يجيلو يا ماما يلوخو شرشني يجيلو يا ماما يلوخو ومالي أوزن جندل سرداي بريدن تصورج يورو ينبلا وطوش كريدن بەڵازیزان سپاسی کاکشوانی هاوکارم و میوانە بەڕێزەکانی دەکەین لەوەی کە ئەم بڕگەیان زیاتر بەرنمەکەی بۆ ڕازاندینەوە. ئازیزان دیارە بەرنمەکەمان ئێمە بەرەبەرە کۆتایی پێدێت بیرتان دەخەمەوە سبەینێ دێنەوە خزمەتان بە بەرنامەی و بڕگەکانمان تایبەتن بە جەژنەوە لە کاتژمێر 9 سەر لە بەیانی لە پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان جارێکی دیکە دێنەوە خزمەتان بۆ سبێنێ دووبارە چاوەڕێمان بکەن و ئێستا بڕگەوابەتەکانمان کۆتاییان پێ خۆش بێجەلال دووبارە جژنی بینەرانی عزیز پیرۆز بێ لە سوودەی و کامەرانیا بن بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان کۆتاییان پێهات تا پێشەوەی مشکێکی کاکجلال نەکەوێتە خوارەوە خۆی کامان نازانین چاکیکەینەوە دەسەکەشی کەشف بێ کۆڵێ سڕی دیایە لە تا دەستی کاکجلال کەشفنەوە بەخۆی گەورەتان ئەسپێرین هەمیشە لە جەژن و ئاسوودەی و کامەرانیا بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.